بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی هەیوان لە هەر جێک بینەرمانن بیسەرمانن خۆشحاڵین خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکەتان هاتینەوە خزمەتتان. ئێمە لە ئەڵقەکانی ڕابردووی هەیوان هەر جارە و باسمان لە بابەتێک کردووە کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پەیوەندی بە نێو ماڵ و خانەوادە و خێزانەکانەوە هەیە. ئێستا لە وەرزی پاییز و سەرماداین. ئەم جارە باس لە گەرمکردنەوەی ماڵەکانمانەکەین بە شێوازێکی دروست چۆن و بە چ ڕێگەیەکی دروست بتوانین ئێمە ماڵەکانمان یان باڵەخانەکانمان گەرم بکەینەوە. شێوازی زۆر هەیە، شێوازی تەقلیدیمان هەیە کۆنەکان بەو ئامێرانەی کە وەکو هیتەر و زۆپای نەوت و زۆپای غاز و ئێستا شۆفاژیش هاتوۆتە ئاراوە. هەروەها لە ڕووی ئەندازیاریەوە ئێستا خان و باڵەخانەکان هەر لە سەرەتای دروست بوونیەوە هەر لە بەردی بناغەوە بە جۆرێک لە جۆرەکان عەزل ئەکرێن. ئێمە ئەمڕۆ باز لە عەزل ئەکەین، سوودەکانی عەزل لە گەرمکردن بە تایبەت کە ئێمە لە مۆرزین بێگومان لەسەر با بڵێن فێنکبوونی ماڵەکانیشمان هەر دەوری هەیە. جۆرەکانی عەزل کامانن؟ ئایا عەزل لە دەرەوەی بینا بکرێ، لە ناو بینا بکرێ، عەزل لەسەر سەقفی خانۆکانمان بکەین یا لە ژێر سەقفەکەەوە بیکەین؟ ئەو مەوادانی کە بەکارهێنرێن کامانن، کامەی ئەسڵە کامەی باشە؟ ئایا ئەو تێچووی کە هەیەی لای خەڵک وا باوە یان وا تێگەیشتووە بابەتی عەزل پارێکی زۆری تێچە لە سەرتاوە؟ بەڵام ئایا ئێمە ساڵانە بیرمان کردوێتەوە چەند ئەین بە نەوت، چەند ئەین بە غاز، چەند ئەین بە کارەبا بۆ هیتەرەکانمان؟ لەوانەیە بە چەند ساڵێک لە خانۆکەی خۆمانە بتوانین ئەو پارەی لە سەرەتایە لە عەزلەکەیە سەرفەکەین، لە چەند ساڵێکە ئەو پارێ بێتەوە دەستمان و خانۆکەش هەرمێنێتەوە هەر بە عەزلیشە و لە کاتی کڕین و فرۆشتنیشە باس لەواکی بزین ئەو خانوانەی کە عەزلن ئایا نرخەکانیان چۆنە. ئێمە بۆ ئەم تەورەیە و بۆ ئەم ئەڵقەیە میوانداری هەریەک لە بەڕێزان ئەندازیار سەروەر سەردار پسپۆڕی عەزل لە کۆنسترێکشن براندمان کردووە کە بەسپاسەوە لە ستودیۆ هەیوان میوانە. هەروەها بەرزان عەبدوڵڵا خاوەنی کۆمپانیای گرین گاز ئینەرژی شارەزا لە بواری گەرمی ماڵ جەنابیشتانیا خۆ بەخێر بن. هەروەها بەڕێز هیوا ڕەحیم خاوەنی پێشەنگای تاران بۆ فەرش و کومبار کە بەڕێزیان شارەزایەکی باشیانێ و ئەزمونێکی باشیان هەیە لە ڕاخەری ناوماڵ جەنابیشتانیا خۆ بەخێر بن. وەک تەواوی بەرنامەکانی دیکە ئێمە کۆمەڵێک میوانی ئەزیز و خۆشەویستیش لە ستۆدیۆ لە خزمەتیانین، ئەوانیش میوان بە سەرنج و پرسیارەکانیان بۆ میوانەکان زیاتر بەرنامەکە دەوڵەمەندەکەن. یاخوا ئێوەش بەخێر بن سەر و سەرچاومان. کاک سەروەر، ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، ئێمە ئێستا لە وەرزی سەرماین وانە پێویستە ماڵەکانمان گەرم بکەینەوە. ئێمە کاتێک خانوو دروست دەکەین، باڵەخانەیەک دروست دەکرێ، بە بڕوای جەنابتان وەکو شارەزایەک ئێمە هەر لە سەرەتاوە بیر لە بابەتی ئەو کەرستانەی بەکاریان هێنین بکەینەوە، جا عەزلە، چیمەنتۆیە، بلۆکە، خشتە، هەر بابەتێکە، یان نا خانۆکەمان دروستکەین هەر کاتێک خۆی گەورە بڕێک پارێکی پێین و وەزعمان باشتر وەگە لە سەرەتاوە بەدەستمان نەبوو ئەو کاتە عەزل بکەین. من سەرەتا لەوە دەست پێ بکەین. زۆر سپاس بۆم دەرفەتە دەست خۆش کاکدانە. بەخێر بنە. زۆر سپاس بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە. بێگومان کاتێک هەر کەسێک یان پرۆژەیە بینایەکی سەکەنیە، بینایەکی گشتیە، تایبەتیە، لە سەرەتاوە کە دەست بە دروستکردنی ئەکرێ باشە زۆر پێویستە کە هەموو حساباتێکی بوارەکانی عەزلی بۆ بکرێت. کاڵێن عەزل دیارە عەزل ئەکرێت بە چەند بەشێکەوە. ئێمە عەزلی گەرمامان هەیە، گەرمی و ساردی، عەزلی ئاگرمان هەیە، عەزلی دەنگمان هەیە و عەزلی ڕتوبەتمان هەیە. باز لەوانەشەکەین ئەمڕۆ، بەڵام زیاتر تەرکیز دەخەینە سەر بەرنامەکەی ئەمڕۆمان ئەو عەزلەی کە بۆ ئەوە بەکاردێ ماڵەکانمان گەرم کاوازان دیسانەوە بۆ بابەتی هاوینیش ماڵەکەمان بە فێنکی هێڵێت. زۆر باشە. ئەگەر بازی عەزلی حراری بکەین لە هەمان کاتە کە عەزلێکی حراری بەکارێنین بۆ هەردوو وەرزەکە ئێمە ئیسفادەی لێ بکەین. لە وەرزی زستانە و هەمان کات لە وەرزی هاوینیشە کە ماوەدێکی عەزلی حراری بەکارێنین لە هەردوو وەرزەکە وەکو یەک ئیسفادەی هەیە. چونکە معلومی جەنابتە ئێمە هاوینێکی زۆر گەرممان هەیە، ئەگاتە نزیک بە 50 پلە، وەزستانێکی زۆر ساردمان هەیە، ینی ئەچێتە خوارپلەکانی سەفریشەوە نیە؟ بە تاکید وایە. جا بۆیە بەڕاستی ئێستا خۆشبەختانە ئەو ماوەدە عەزلانەی کە لە ئەتوانم بڵێم لە ئەوروپا وڵاتانی جیهانەیە
خۆشببختانە ئێستا لە هەمووی لە هەرێمی کوردستانە هەیە باشە و دەستکراوەین ئەتوانم بڵێ 6 بۆ 7 جۆری عەزل هەیە لە هەموو بوارەکانە بەڵێ وەکو ماوە ئەمانە توانین لە سەرەتای دروستکردنی بیناکانمانەوە سوودی لێوەرگین جا ئەو پرسیارەکە لە سەرەتاوە باشترە کاک سەروەریان بیناکە تەواو بکەین و دوایی دەست بکەین بە عەزل نەخێر کاتێک ئێمە بیناک دروست دەکەین ئێمە گەر بیناک بینە پێش چای خۆمان لە شێوی 6 باڵوێکایە کە 6 لامان هەیە ئەوە باشترە گەر ئێمە سیستەمێکی عەزلی دروستمان هەبێ لە هەر 6 لاکەوە حسابی عەزلی بۆ بکەین و لەگەڵ دروستکردنی بیناکە ئێمە ماوەدە عەزلەکان بەکاربێنین و لە هەمان کاتە بەڵێ لە دوای شەکە بیناکەمان دروست کرد ئەتوانی ماوەدی عەزل بەکاربێنین بەڵام بێگومان باشترە لەگەڵ دروستکردنی بیناکەیە ئەم ماوەدە عەزلانە بەکاربێنین وەکو سەرەتای بەردەوامەکە فەرمووت خەڵک وا بیرەکاتەوە ئێستا لە کاتی بەکارهێنانی ماوەدە عەزلانەیە کولفەیەکی زۆرە لە سەرەتای بیناکەیە بەڵێ ڕاستە لە سەرەتای لەوانەیەتەوە جەنابەت کولفەیەکی زیاتر سەرفکەی لە بەکارهێنانی ئەم ماوەدە عەزلانەیە بەڵام بە تێپەڕبوونی کات پێش ئەوە با ئەگەر ینی هەر لە قسە دەرچین بە عەمەلی ئەگەر من خانوویەکی 100 مەتریم هەبێ بمەوێ دروستی کەم ئەگەر بمەوێ ڕاوێژێک بە ئێوە بکەم بڵم ئەم خانووە بە من مەوادی عەزلی تیا بەکاربێنم بۆ نمونە بە زمانی بازار قساکەم ئەگەر بە بلۆک و بە سادەیەکی کە ئێستا خەڵک دروستیەکە دروستیکەم بۆ نمونە 4 دەفتەر بۆ 5 دەفتەر دۆلاری تێ بچێ ئەگەر بە ئێوە بۆ بکەن عەزلی بکەن بیناکە جا بە کەرەستەکان بێ یان بە بابەتەکان بکە دوای نەسەری چەند کولفەکەی زیاترە چێتە سەر کولفەکە بەڕاستیەوە بێت تەشخیص کرێ تقریبا بەڵام ڕێژەی عەزلەکە ئەگەر تۆ لە هەر 4 لای با بڵێن هەر 5 لای بیناکەدا عەزل بەکاربێنی کولفەی ئەو بینایان ڕێژەی لە 10 بۆ 20 زیاکات هەر دەفتەرێک 10 بۆ 20 بەڵێ ئەگەر ئەمە پاکێجێکی کاملی عەزل بەکاربێنی ئەبەو شێوەیە کولفەکەی زیاکە بەڵام ئەمێ ئەوە بڵێم کە لە کاتی بەکارهێنانی ئەم پاکێجە عەزلەیە ئەتوانین ئێمە گرنتیەوە بکەین کە ساڵانە باشە هەم کولفە هەموو وزەی بەکارێنی بۆ گەرمکردن یان ساردکردنی بیناکەت بە ڕێژەی لە 150 دابەزێت ئەو ژێنە سەری زۆر باشە کەواتە وا باشترە سەرەتا ئەوانەمان کە خانومان دروست نەکردو یان خۆی پەروەردگار زەویەکی پێبەخشین و بەتەمای خانوو دروستکەین وا باشە لە سەرەتاوە بیر لە عەزل بکرێتەوە دوای ژەرە کرێ بەڵام لە سەرەتاوە باشترەوە نیە زۆر باشە هێمە لای جەنابەت کاک بەرزان بینە لای جەنابەت ئەگەر لە بوارە تەقلیدیەکەی کە ماڵ و باڵەخانەکانمان گەرمەکەین ئەو ئامێرانەی کە ماڵی پێگەرمەکرێ ئەو نی ئێمە ڕاهاتوین زۆپای نەوت بووە زۆپای غاز بووە هیتەر بووە لەم ساڵانەی ئەخیرا با بڵین شۆفاژ هاتوۆتەکایەوە سپلێت بووە ئەگەر بگەڕینەوە بۆ گوندەکان زۆپای دار بووە جار با من لەوە بپرسم کام لەم ئامێرانە کە بۆ گەرمکردنی ماڵ بەکاریە ئەوەی جەنابەت شارەزایی دەبێ کامیان باشترە لە هەمیان سەلامەترە لە ڕووی تەندروستی سەلامەترە لە ڕووی با بڵین ژینگەیەوە کامیان بەڵێ ئامێرە گەرمکەرەوەکان لە هەرێمی کوردستانە بەگشتی ئەوەی کە بەکاردیە ئەکرێ بکرێ بە 3 کۆمەڵی گشتیەوە یەکەمیان کۆمەڵی یەکەم ئەو ئامێرە کارەباییەکانە سپلێتە هیتەر ئەوەی بە کارەبا ئیشەکە و گەرمیمان پێەیە دووەمیان سیستەمی شۆفاژە سێمیان زۆپایە زۆپاکانیش بەگشتی 3 جۆرن زۆپای نەوتە زۆپای غازە زۆپای دارە وە سیستەمی شۆفاژیش ئەتوانین بڵین 2 جۆرە بەڵام خۆی 2 بەشە لە ئەسڵا بەشێکیان ناو ماڵەکەیە لە چی پێک دێت لە بۆری و لەو تەوزیعاتی قفڵ و ڕادێتەرانەی کە لە ڕێگەی ئاوی گەرمەوە ماڵەکە بۆ گەرمەکە ئەم بۆری و ڕادێتەر و قفڵوشتای ناوە نەکارەبای ئەوێ نە غازی وێنە نەوتوێ هیچی ناوێ بەڵام بەشەکەی تری دابینکردنی سەرچاوی ئاوی گەرمە بۆ شۆفاژەکە واتە شۆفاژەکە بەشێکە دابینکردنی ئاوی گەرمەکە بەشێکی ترە کەواتە بە هەردووچیان ئەوەی دێتە ناو ماڵەکەەوە دێتە ژوورەکانەوە بە هیچ جۆرە غاز نایەتە ناو ماڵەکەەوە چ ڕادێتەر بێت چه ئەرزی بێ ئاوی گەرمەوە نیە تەنها ئاوی گەرمە باباسی دابینکردنی ئاوی گەرمەکەکەین لە سیستەمی شۆفاژە لە ڕێگەی 3 سەرچاوی جیاوازەوە ئەتوانین ئاوی گەرم دابینگەین بۆ شۆفاژەکەمان باش یەکەمیان لە ڕێگەی کارەبایە دووەمیان لە ڕێگەی گازۆیلە سێمیان لە ڕێگەی غازە کێمە ئاوی گەرم دابینگەین بۆ سیستەمی شۆفاژەکە خۆشی بەگشتی 2 جۆرە ئەتوانی بە عەرزی بیکەی ئەتوانی بە ڕادێتەر عەرزی ئەوەیە کە پێش کاشی و چیمەنتۆی ئەخیری باڵین ماڵەکە بۆریەکان دانرێ و دوای چیمەنتۆی کاشی بەڵێ تەپەتۆ ڕاخرێ عەزلێکە ویش دەوری عەزلە بینیە بۆریەکان ڕائەخرێت و دوای ئەوەی تر کاشیەکەی ئەگە کاشی بکەی باشترەگە تەختەشی بکەی هەر ئەبێت بەڵام تۆزێ تەختە تۆزێ عەزلترە تۆزێ گەرمەکەی کەمترە
لەو حاڵەیە باڵێ پێویستی بە دەرەجەیەکی زیاتر هەیە هەر گەرمێک ئاوەکو ئەوەش باش هیچ کێشەی نییە. ئەگە هەر لە شۆفاژە بمێنینەوە ڕادێتر باشترە خاستن بۆ ئەو ماڵانەی کە بۆ من ماڵەکەم بسە تەواو بووە ئەگە سیستمی شۆفاژی ئەرزی بەکار بێنم ئەبێ سەر لە نوێ کاشی هەڵگرمەوە وانە یان لەسەر کاشەکە و دیسانەوە درگاکانە وانە کامیان باشترە ڕادێتر یان ئەرزی کاکدانە بەپێی شوێنەکە بێت و هەڵی بژێری کامیان گونجاوە لە هەنێ شوێنە بۆ نەبینایەکی هەیکە لە هەیە تازە دروستیەکەی هەردووکیان وەکو یەک باشن هەردووکیان گونجاوە بەڵام بۆ نمونە تۆ باخێکە هەیە لە دەروی شارە پێنجشەمانەچی جومعانەچی لەو حاڵتەیە غەڵەتە سیستەمی عەرزی بۆ بکەیت لەبەر ئەوەی سیستەمی عەرزیەکە ئەگەر نەخرابێتە ئیش یەکەم جاری هەم ئیش پێکردنی تقریبا کاتێکی زۆری ئەوێت تا گەرمە بێت تا نانێ نزیک هەستی پێیەکەی لە ماڵەکە بەڵێ لاان نزیکی دەکژمێری پێویست بێت تۆ چی بۆ باخەکە و دوو دەکژمێری ئەمەیتەوە ناکرێت دەکژمێرەکەم سەرما بێ دوای ئەوە بەڵام ڕادێتەرەکە وانێ ڕادێتەرەکە گەل لە دەرەوەش ینی لە باخی شابوو بە نیو سعات تاوا ماڵەکە بۆ گەرمەکە لە ماڵابێ لە ناو شارابێ بە دەخولە ڕادێتەرەکە بۆ گەرمەکە عەرزیەکەش بە 4 کاتژمێر بۆ گەرمەکە بەڵام لە دەرەوەی شار ڕادێتەر زۆر باشترە و بینە شوێنێکی گشتی وەکو ئەم شوێنە ستۆدیۆیەکە یان مارکێتێکە قاعەیەکە شوێنێکی بازرگان لەو حاڵتەیە عەرزی باشە تۆ ناکری ڕادێتەر لەوادانی دیکۆرەکە و لێ ئەگرێ ڕێو لێ ئەگرێ یان مارکێت هەموو چواردەوەری دیوارەکە و ڕەفەیە تۆ ناکرێت شوێنەی بێڵیتەوە بۆ ڕادێت لەو حاڵتەیە ئەبێ بیکەی بە عەرزی باش جەلەسەر بابەتەکانی ترەوەی کارەباییەکە و سوتەمەنیەکە زیاتر قساکەین بە دەرفەتێکی جوین بە کاگیوام کاگیوا دووبارە بەخێر بی زۆر سپاس خۆ دەزانی بەشێک لە گەرمکردنەوەی ماڵ ڕاخەرە لە کوردەواری خۆشمانە شتێک باوە هەرچەند ئێستا تۆزێک کەم بۆ تۆ بەڵام هەر هەیە ینی جێگە هەڵگرتنی زستان و هاوینۆنیە هەندێک ماڵی ژێ ئەو جێگەی دای خستووە هەر ئەوەیە داین دەستکاری ناکات بەڵام با من جارە پرسیارەکە وا بکەم ڕاخەر چ فەرش بێ چ کومبار بێ فەرش و کومبارەکە چ دەستکرد بێ یانی ئەوەی کە بە دەست ئەچندرێ و ئیشی دەستیە چوانی ینی کارگەین بەڕاستی تا چەند ڕۆڵیان هەیە لە گەرمکردنی ماڵ لەگەڵ با بڵین هاوشان لەگەڵ ئامێرەکان و هاوشان لەگەڵەوەی کە بیناکە گەر عەزل بێ یان عەزل نەبێت زۆر سپاس بۆ میواندارێکە و زۆر سپاس بۆ میوانەکان زۆر سپاس بە دواڕێ خۆشەویستم دوشتی جیان هیچتێکیانەوە نییە کە لە یەک جیا ببنەوە دوشتی هاوڕان هەم گەرمکردن هەم فەرشی ناوماڵ یعنیگە هەموو ماڵەکە و عازلیش بێت گەرمیش بگەێنێت بەبێ فەرشەکە لە یەک جیا نابنەوە ئەگە ماڵەکەش هەمووی فەرش بێ و عازلیش بێت ئەویشان هەردووکیان هەر یەکمان نابەخشێ فەرش ڕاخەرێکی گرنگە لە ماڵە ڕاخەرێکی گرنگە بۆ زینە و جوانی ناوماڵ یا بۆ بابەتێکی ئێمەش گرنگە بۆ گەرمکردن زۆر بابەتێکی یەکەمیان گرنگە بۆەوەی کە بۆ گەرمکردنی ماڵ ئەساسی سەرەکیە یعنی سەرما لە قاچەوە گەیەندرێ بۆ ساست قاچ سەرمای بوو هەموو گیانە سەرما دەبێ ئەرزیش کە گەرم بوو فەرش سەرەکیترین شتە یەکێک لە باشترین جۆرەکانی فەرشی ئێرانیە ئەوش موادەکەی ئەکریلیک بێ یاخود دەزووی موادی ئەڵمانی بێ ئەم دوو شتە وەکو شتێکی زینەش جوانترین شت دەرەکەوێت لە ناوماڵە یعنی سەرەکیترین شتی ناوماڵ بێ هیچ شتێک فەرش ینی لێک نەبراوە بۆن وونە گەر کارزانیش باسی کرد ینی بۆن وونە گەر ئێمە شۆفاشمان هەبێ عەرزەکەمان تەختە بێ لە باتی چیمەنتۆ کاشی ئێمە هەر باسی جوانکاریەکە ناکەم دیسانەوە باسی گەرماکەکەم دیسانە هەر پێویستمان بەڕاخەرە مەفرۆزە بێ فەرش نابێت ئەگەر تەختە بێ ئەرزیەکەی شۆفاژ بێ گەرم بێت چکار نییە شتیوە بێ فەرش ئەو شتە دەرناکەوێت هیچ نە جوانەکەی نەگەرمیەکەی چکار ساردیە گەینێ بڵێ تو نەڵێ هیچ شتێکەوە نیە بڵێ عازلە و گەرمەکەی تاواش گەرمیشی بکە بێ فەرش جیان ناکرێتەوە یعنی تەختەش بێ هەر ساردی خۆی گەینە گەرمیش بێریکە بەڵام بێ فەرش جیان ناکرێت ئەو فەرش و کومبارانەی ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە هەیە کوالیتیان بۆ بابەتی گەرمکردن ئەڵم ئەوەندە باشە ئەوەندە چاکە کە منێک هاوڵاتیەک دێ ئەیکڕێت لە ماڵەکەی خۆی بۆ بابەتی گەرمکردنی ماڵەکەی بەکارێنێ بتوانێت سوود و ئیسفادەی لێ بکە یان نەخێر وەکو بەشێک لە بابەتەکانی تر شتێکی تیجاری و هیچی تر بزەبێت هەردووکیانەیە هەم باشی هەیە هەم خراپی هەیە لە هەرە نەوع باشەکانیان فەرشی ئێرانیە کە بریتە لە 700 شانە 1200 شانە 1500 شانە باشترین جۆریان موادی نەخی ئەڵمانیە کە لە ئێران لە کارگەکان دروستەکەن باشتریان جۆری فەرشی کاشانە لە دوای ئەوە کە بترازێ هەر ئێرانی کوالێتی کەی هێنزم بەڵام ئەوە کەوێتەوە سەر ئەو تاجر و بازرگانی کەی هێنێت
بەڵێ کە خۆی چێت چ تەڵەبێکی هەوەیە ئێمە وەکو کارکردنمان 25 ساڵە لەم کارایی شەکەین شتەکانمان سەلماندنە دوکانمانێ و معروفی لەم شارەیە فەرشێکی خراپمان نێناوە بەرپرسیشین لەوەی کەی هێنی بەڵام ئەوی کاکەوێتەوە سەر ڕەوشی خۆی ئەو بازرگانی کاچێ ئەو شتێنێ بزانە چ نەوەێنێ حوسە شانە هەیە بە $50 حوسە شانە هەیە تا $230 ڕۆ ئیترەوەکەوێتەوە سەر ئەو شخصیەتی کە یێنێ فرۆشێ نا سێ بە چواری یعنی شتەکان فەرقەکە بە کوالێتە ئەگەر کوالێتێکی بەقوت هەبێ ئەو شتانی کە عادیە ناتوانێت داغڵی شارەکان ببێ دێمەڵی جەنابەت ئەمێ باز لە بابەتێک بکەم کە ئێستا چەند ساڵێکە لەژێر ڕاخەرەکانمانەویش پێوترێ فۆم دانری بزانین ئەوە تا چەند کاریگەری هەیە بەس دێمۆلات با من بچمۆلای کاک سەروەر باسێکت کرد بەڵام ئەمێ بە تەفاسیلتر ئێمە چەند جۆر عەزلمانێ بە شێوازێکی گشتیە چەند ئێمە ئەمڕۆ لە بەرنامەکەیە باز لەو عەزلە ئەەکەین کە بۆ گەرما و سەرما بەکارێنین لە خان و باڵەخانەکانمانە بەس چەند جۆر عەزلمانەیە بە شێوازێکی گشتی بەگشتی ئەگەر باسی حەزلەکان کەین و عەرزم کرد لێ سەرای بەرنامەکەش حەزلێکمانێت تایبەتە بە عەزلی گەرمی جاوە ساردی بێ یان گەرمی بێ حەزێکمانێت تایبەتە بە عەزلی ئاگر فایرپروف عەزلمانێت ئەو عەزلی کە پێوترێ عەزلی گەرما یان بۆ با بڵێن گەرما بێتە ناوە یان سەرما بێتە ناوە هەر بەڕاست کاک سەروەر باواز لە لایەنە تیجاری و مادیەکەی بێنین هەر بەڕاست خانوویەک کە عەزلە لەگەڵ خانوویەک کە مەوادی عەزلی تیا بەکار نەهاتووە فەرقی هەیە لە وەرزی زستان و هاوینا بۆ گەرما و سەرما 100% فەرقیە کاکدانا ئەم شتە بەڕاستی باوەز لە جێتە بازرگانی و تیجارەکە بێنین ئەمە عیلمە گەشتووە بەو ڕادەیە و ئەم مەوادانە نەتیجەی چەندین ڕیسێرچ و لێکۆڵینەوە و تاقیکردنەوەی چەندین زانا و پرۆفیسۆرن کە گەشتون بەمەی ئەم مەوادانە کە بەکار بێ لە بینایە بڵێ لە زستانە سوودێکی زۆر زۆری هەیە ئەزێکی زۆر زۆرەکات کە باسی عەزەکەین کاکدانا ئەوە زۆر میمە ئێمە بزانین کاڵین عەزل ئێمە چیەکەین ڕێگە لە گواستنەوەی گەرمیەکەین باش گواستنەوەی گەرمی لە ناو ماڵ لە دەرەوەی ماڵە ئەمە بۆ زستان زستان گەرمی هەیە ئەفو بارزەکەم زستان واوین ڕێگە لە گواستنەوەی گەرمیەگرین عادەتی گەرمی چۆنە پرەی گەرمی خۆی گەورەوای دروستی کردووە لە بەرزەوە چێ بۆ نزم باشە ئێمە لە زستانە با بڵێن لەوەر زستانە و 2 مانگەی هەمانە ناو ماڵەکانمان بە وزەیە گەرمەکەین جاوزەیە شۆفاژە زۆپای نەوتە زۆپای غازە سیستەمی ڤیاڕێ پوسفلێتە بار وزێ بێ مناو ماڵەکە گەرمەکەی ئەم وزە گەرمیە ئەوێ بچێتە دەرەوە بۆ لای سەرماکە ئەم گەرمیە ئێمە بێ ڕێگری لەو گەرمیەکەی بچێتە دەرەوە بۆی بتوانین بە کەمترین کولفە و کەمترین تێچووی وزە ناو ماڵەکەمان گەرمکەی ئیشی عەزل لێرە ئەوەیە ناڵێ ئەو وزەی کە تۆ بەکارێنی ناو ماڵەکەتە بچێتە دەرەوە لاوی ناو پێچوانەوەیە لاوی ناو وزەیەک بەکارێنی لە ناو ماڵەکەیە بۆی ناو ماڵەکە فێنەکاتەوە موبەریدەیە ڤیاڕێفە سیستەمیشتری ساردیە نازانین گەرمای دەرەوە ئێوە بێتە ناوە هەلەو کاتەیە سیستەمی عەزل بۆچی دەوری هەیە گەرمی دەرەوە نایڵە بێتە ناوە ئەبم شێوێ ئێجا باشە خۆ سەلوانەیە بینەرێک بڵە جاخۆ منش ئەوە نییە بلۆکم داناوە و لە دیوی دەرەوە ئیزوگامم کردووە یان لەبغم کردووە یان دیکۆراتم بۆ کردووە لە ناوە گەچکاریم کردووە نییە ئەی ئەمە ئەم ساردیە ئەم گەرمیە بۆ بەم بلۆک و چیمەنتۆ و گەچ وشتانە ئەڕوا بۆ ئیلابێ ماوادێکی عەزل بێ لەبەرەوەی ئەمە خاسەتی ئەم ماوادانەیە کە بەکاردێت خاصێت دەگەێت لە ماوادی ئینشاییە کە پێڵین خاصەتی گەرمیگەیاندن یاخود ناوە مستەلاحە عیلمیەکەی تێرمەڵ کۆندەکتیڤیتیە ئەمە خاصێتی هەموو ماوادێکە هەموو ماوادێک ئەم خاصەتی هەیە و پێوەرێکی هەیە ئەم پێوەرە بۆ نە بلۆکمان هەیە تێرمەڵ کۆندەکتیڤیتەکەی دووە ئەم دووە چییە ژمارەیەکە ڕێژەی گەیاندنی گەرمیە واتە زۆر بە ئاسانی گەرمی و ساردی پیا تێپەڕەبێ کەواتە عەزل نییە چەند ستانداردێکمانەیە ئێمە ماوادەکانمان بۆ جیاکاتەوە چۆن بزانین ماوادی عەزلە چۆن بیخەینە سڵفی بڵین سڵفی عەزلە و چۆن جای ماوادی عەزل نییە بلۆک ناتوانین پێ بڵێ ماوادێکی عەزل بۆچی لەبەرەوەی تێرمەڵ کۆندەکتیڤیتەکە گوتمان دووە باشە ستانداردێکی عالەمیمان هەیە ئێمە کە دوو ڕێکخراومان هەیە ئێمە ڕێکخراوی ئایزۆ و ڕێکخراوی ASTM باشە ئەم دوو ڕێکخراوە ئەو ماوادانە تێستەکەن ئەو خاسێتانیان دەرەکەن و بە پێیەوە قەرارە دێت لەسەر ئەم ماوادە ئایا عازلیان عازل نییە بلۆک ناتوانین بڵێ ماوادێکی عازلە لەبەرەوەی تێرمەڵ کۆندەکتیڤیتەکەی زۆر بەرزە بەڵام ماوادە عازلەکانی تر
کە پێڵێن عازل وەکو XPS وەکو ڕۆگۆڵ وەکو موادی مۆمنتەم وەکو فۆم وەکو تەبەدۆر کە پێڵێن EPS ئەمانە موادی عازلن بۆچی لەبەرەوەی تێرمەڵ کۆندەکتیڤیتیەکەیان نزیکە بێتەوە لە سفر بۆ نمونە موادێکی وەکو ڕۆگۆڵ یانە وەکو XPS وەرگین تێرمەڵ کۆندەکتیڤیتیەکەی 0.025 بۆ 35 واتە گەرمی بە زۆر بە کەمی ئەگەیەنێت ئەلم کاتەیە توانین بە ماوادە بڵێن عسل ئەی بۆ باسی خشتت نەکرد خشتیش بە هەمان شێوە تێرمەڵ کۆندەکتیڤیتیەکەی نزیکە لە یەکەوە بەپێی ئەو ستانداردانی کە هەمانە ئەبێت کاتێک بە ماوە دێتوانین بڵێن عازل ئەگەر تێرمەڵ کۆندەکتیڤیتیەکەی لە 0.05 و کەمتر بێت واتە نزیک بێتەوە لە سفر بۆیە ناتوانین پێ بڵێن عازل کەواتە بەو قسەیان بۆم دەرکەوت خراپترینی ئەو مەوادەی ئێمە بەکاری ئەهێنین لێرە لە هەرێمی کوردستان لە عێراق بلۆکە بەتاکید وایە بەتاکید بلۆکە چیمەنتۆیەکە بەڵێ وانە چونکە زۆر بە ئاسانی لە دەرە و لە ناوەی بیناکە گەرمی و ساردی ئەتوانێت بگوێزێتەوە وانە این چۆن لە کارەبایە ئەڵەن ئەم کانزایە کارەبا باشە گەێنێ ئەمە نایگەێنێ ئەمە کەمتریگەنێ ئەوش ڕێک بەو شێوازەوە بەو شێوەیە ئەوە باسی عەزلی گەرمیمان کرد جۆرەکانی عەزل چی کامانن ئەوکانتر خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان و لە سلێمانی بە تایبەتی ئەو جورانی کە لە دەرەوە هەن لە وڵاتە پێشکەوتوەکان لێرەشەیە وەکو XPS وەکو ڕۆگۆڵ وەکو ئەو ماوەدانن کە بۆ گەرمیەکە موادی بەڵێ عازلی حراری وەکو ڕۆگۆڵمانوت XPS EPS وەکو مۆمنتەم وەکو پۆلیۆرسان فۆم ئەمانە هەمووی عازلی حراری و لەگەڵیشە موادی باشیشن زۆر ئەو ماوەدانن کە لە پێشکەوتوترین وڵاتە ئەوروپیەکان بەکاردێت لێرە هەیە و بەکاردێت و چەندین ساڵە خۆشبەختانە ئێمە کار لەسەرەوە بڵاوکردنەوەی ئەو وعی هەندەسیاکەینەوە کە ئەمانە بەکاربێن زۆر ئیسفادەی هەیە ئیسفادەکانیشی زۆرە بۆ نمونە هاوڕێ ژینگەیە کاکدانە هاوڕێ گیرفانە هاوڕێ حکوومەت ئەو هاوڕێ گیرفانە من ئەزین چی مشکلەکەم لەوەیە بێ منیش و بینەرەکانیش مەسە تێبگەینی کاتێک بینایە گوتم 3-4 دەفتەری تێچێت 100 مەتر دووجا بەڵام ئەگەر بە عەزل بیکەین فەرموود لە 100 تا 10 بۆ 20 ئەچێتە سەری ینی بۆ نمونە لە 4 دەفتەرەکە 80 وەرەقەیەکە ئەچێتە سەر چۆن بینەر تێگەێنی ئەو دوایی ئێمەسەری کە ئەم 80 وەرەقەیە تۆ لە ئەوڵەوە ئەیدەی بەڵام بە مروری زەمن بەم ساڵانەی تێ ئەپەڕێت و هەم لە هاوین هەم لە زستان پێویست بە کەمترین وزەی دیکە هەیە بۆ گەرمکردنەوەی ماڵەکە دوایی نەسەری باشە کاک بەرزان بینەوە لای جەنابەت پێشتر باسی شۆفاژت کرد لە دوو بەشی سەرەکی پێکدێ و بەشەی کە لە ناوەیە تەنها پێویستی بە ئاوی گەرمە بەشێکیش کە لە دەرەوەیە پێویستی بەوەی بە سەرچاوی وزەیەک ئێمە باز لە ئالەتەکان یا ئامێرەکانی دیکەی گەرمکردن بکەین وەکو زۆپای غاز کە ئێستا باوە یان زۆپای نەوت یان هیتەر قسە لە سەرماکەین بەڵام پێشوی وەڵام بێتەوە کاتی پشوێکی کورتە چینە لای پشوێک و دواترەگەڕێنەوە باشە زۆر باش خۆشەویستان هەیوان بەردەوام ئەمە بێت پاش پشوێکی کەم ئەگەڕێنەوە دووبارە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست ئەڵقەیەم جارەی پرۆگرامی هەیوان تایبەتە بە ئەوەی بە چ شێواز و ڕێگەیەکی دروست ئێمە لە وەرزی سەرما و زستانە ماڵەکانمان گەرمکەینەوە پێش پشۆکە کاک بەرزان باسی ئەوم کردم جگەل لە شۆفاش ئێمە کۆمەڵک ئامریکەمان هەیە وەکو زۆپای نەوت کە باوترینیانە و زۆپای غاز و زۆپای دار و تەنانەت هیتەر باسیش با لەمانە بکەین ینی سوود و با بڵێن زەرەرەکانی لە ڕووی تەندروستی و لە ڕووی سەلامەتی و تەنانەت لە ڕووی گیرفانەوە ینی بۆ هەریەکێک لەمانە خورزانی سە بەرمی لە نەوت بەچەنەیە هیتەردا گیرسێنی کارەبات چۆنەوە نیە حەزەکەم لەسەرمان قسم بۆ بکەیت بەڵێ باسی ئامێرە کارەبایەکان کەین لە ڕووی نرخی ئامێرە کارەبایەکان جۆرا و جۆرە بەڕاستی لە کەمەوە هەیە تا زۆر هەیە هەیە هیتەرێکی بەسیط زۆر هەرزان و ئەڕوات بەرەو سەر بەرەو سپلێت و بەرەو ئامێرەکانی کەرەهیت پەمپوانە تا گران و زۆر گرانی شیتایە ئامێرە کارەبایەکان جۆرا و جۆرە ڕەنجەکەی لە ڕووی تەکلیفەوە و لە ڕووی کولفەی بەکارهێنانەوە بەڕاستی لە ڕووی کولفەی بەکارهێنانەوە گرانە ینی مامناوەند نییە و هەرزانیش نییە گران ڕائەوەستێ باش مشکلەیەکی تر هەیە کە لە هەرێمی کوردستانە تۆزێ قورسە وەکو تاکە سەرچاوە پشت بە ئامێرە کارەبایەکان بەستێ بۆی کە کارەبای 24 کاتژمێرمان نییە زۆرینەی خەڵک و ئەو خەڵکانەشی کە لە پرۆژەکانان یان لە شوقەکانان کە کارەبای 24 کاتژمێرمان هەیە
کولفەی بەکارهێنانەکەی بەڕاستی زۆر ئەوەستێ لە جاوا هەر بۆ پشڕاستکردنەوەی قسەی جەنابەت ئێمە کارمەندێکمان هەیە لە یەکێک لەم شوقانەی ئەم شارەیە هەیە سیتیەکان بانیان کە بۆ ئێرە هەم لێرە کرا سوشتەکانی ئوتووەکە هەم لێرە مجفەکە کار من نەمزانی بۆچی ئەڵا ڕۆژێکی چێ لە هاوڕەکان وتی ئۆزین بۆ فلانەکە زواکەوتونەوەتی بووی لە ماڵەوە بەکاری نێنێ چکە لە شوقەکە و پارێ زیاتر دەکەی لە سەریان ئەو بۆ بژڕاستکردنەوەی قسەکەی جەنابەت بەتەئکید و ئاخیرەم خاڵیان بۆ ئامێرەکارەبایەکان مەسلەی سەلامەتیەکەی مام ناوەندە ینی بەڕاستی ناتوانانی تۆ بە زۆر سەلامەت دایبنی ناتوانانی بە زۆر خراپیش دایبنی مام ناوەندە بۆ نمونە تۆ ناتوانین لە ماڵ دەرچیت و دوو هیتەر لە دوو ژووری جیاواز بە ئیش کردووی بەجێ بێڵی کەس دڵی مطمئین نییەگە ئەوە بکە چەنەها کارەساتی دڵتەنەها شۆرتی کارەبا بووە تەنانەت سپلێتیش گەڕی گرتوین لە پرۆژەکانە ساڵی پار سپلێتێ گەڕی گرت و بۆ هۆی سووتانی تەواوی شۆقەکە لە ڕووی سەلامەتی و لە ڕووی تەندروستیەوە مام ناوەندە بابێنە سەر زۆپا زۆپاوتمان سێ بەشە نەوت و غاز و دار بەڕاستی دارەکە هەم مۆدی نەماوە و هەم زەرەشی زۆرە بۆ ژینگانی گوناحە بەکار بێت و لە ڕووی ئەوەی کە هیلاکەتەوە هیلاکەتی زۆر عین تۆ داری تێگەی بەشی 2 سەعات ناکات و ئەوە هەندی داری دەکەیت هەرچەنە کاک بەرزانێ سەم زۆپایانەی هاتوو مۆدێلی منای با وڵاتەکە نەبم بەڵام یانیشتی زۆر عەجیب و جوان هاتووە هەر زۆپانیە لەگەڵیا فڕنە لەگەڵیا کۆمەڵە بابەتی دیکەی و باسیش لەوە کرێ لە زۆپا کوردەواریەکەی خۆمان کە لە تەنەکە و بەرمیل دروستەکرا کەمتریش دار سەرفەکە بەڵام ئیترەوەی تۆ کە دارە بێ دار هەردارە بەڕاستیەوە گوناحە خۆی ئەمە وڵاتێکی دارستاناوی نین دارستانی زۆرمان هەبێ و کە ئەم دارە بیبڕیت و بە شێوەیەکی زۆر خێراگەشە بکاتەوە گوناحە بەڕاستی ژینگە تێک بدرێ بۆ دار دێنە سەر زۆپای نەوت کە باوترینیانە تەقلیترینیانە لە ڕووی کولفەی زۆپاکەوە کە ئەیکڕیت بۆ نە زۆپایەکی تۆزێ کوالەتی بەرز لە $160 دەست پێەکە 160 لە ڕووی کولفەی بەکارهێنانەوە نەوتەکەی بەڵێ نەوتەکە بەڕاستی لە غازەکە گرانترە یعنی وەکو غاز نییە لە ڕووی سەلامەتی و شێوازی بەکارهێنانەوە کەوتۆتەوە سەر کەسەکە و کەوتۆ سەر کوالەتی زۆپاکە ئەتوانین بڵین مام ناوەندە لە ڕووی سەلامەتیشەوە هەر ئەتوانین بڵین مام ناوەندە لە ڕووی تەندروستیشەوە طبعا مام ناوەندە ئەویش دوای ئەوە غاز دێ زۆپای غاز کە ئەمیان لە ڕووی کڕینەوە یەکەمجار بۆ ناگەر زۆپایکی کوالەتی بکڕی سعرەکەی لە دەوری $250 $240 لەو دەورەیە زۆپایکی کوالەتی غاز بکڕیت شتێکی مارکەیەکی بۆ نەیابانی لە ڕووی کولفەی ئیشکردنەوە تقریبەن نیوەی نەوتەکە ڕائەوەستێ نیوەی نەوتەکە ئەجا تۆ چجا بە بتڵ ئیشی پێ بکەی یاخود تەنکی غازدانیت و تەسیسی بۆ بکەی نوێ باسی هەردووچیان بکەم ئەگەر بۆ نمونە تەسیسێکی غازدا بنی تەسی غازدابنی تقریبان بۆ ماڵێک احتیمالە لە دەوری $3000 ینی سیوەرەقی تێبچیە بۆ ماڵێکی 100 متر یا 200 متر فەرق ناکە بۆ غازەکە تۆ بۆ نە 2 زۆپادانیت و بۆ گیزەر غاز ڕاکێشی بۆ تەباخی مەتبەخەکە و بەڵێ بەتەواتی بتڵ و نەوت لابێ بتڵی غاز و نەوت لابێ تقریبان کولفەکەی لە دەوری $3500 تێچێمە بە کوالەتی باش و بە کوالەتی بەرز سیستەمی غازەکە و بەڵام تر ئیسراحەتەکەی یەک جار نەجاتێ ساڵانە غازی تێکێت تەواو بەڵێ تەکلیفەی ساڵانەکە لەو حاڵەتەیە بۆ چێژ لێنان یعنی بۆ چێژ لێنان بۆ ئاوی گەرم ئەگە گیزەر بەکاربێنی بۆ ئاوی گەرم لەگەڵ بۆ گەرمکردنەوەی ماڵ بۆ زۆپاکان بە هەر سێکیان احتیمالە لە دەوری $300 بۆ $400 ناشگاتە 400 ینی هەموو وەرزی سەرماکەی پێ ساڵەکە و نەک وەرزی زستانەکە بەڵام ئەگەر تۆ زۆپایەکی نەوت بێ ینی یەک زۆپاشە هەبێ لە ماڵەکە کە بە یەک زۆپا ماڵەکە گەرم نابێ لانی کەم ئەگەر تۆزە شوێنەکە سارد بێ 2 بەرمیلتەوێ 2 بەرمیلەکەی سەر لەسەر $300 غازت ئەوێ بۆ تەباخەکە و بەڵێ هەر بتڵێک باش ئاو گەرمکردنەکە و ینی ئەو کولفانی بخەیتە سەر لە هەمان هەرزانترەکەوێ غازەکە گە بتوانیت تەنکی بەدامنی ئەوە زۆر شتێکی باشە ئەگەر نەشکرێ بە بتڵ ئێستا وەکو پێم وتی زۆپای پێشکەوتوو هاتووە شتی یابانی شتی براندی عالەمی زۆر بەناوبانگ هاتووە ینی وەکۆی تەجروبە کراوە ماڵ هەیە هەفتە بۆ 10 ڕۆژ بە یەک بتڵ غاز زۆپاکە ئیش پێەکە باش دێم وڵات کاگیوە باسمان لە ڕاخەرەکان کرد وتمان ئێستا شتێک پیا بووە خەڵک پێڵەن فۆم و خەڵک لە ژێر فەرش و کومبارەکانە بەکارێنێ هەر بەڕاست ئەمە لە ڕووی عەمەلیەوە تەسیرەکە لەوەی کە ماڵەکانمان
بە گەرمی بهێڵێتەوە یان نا. بزەبێت گەرمیەکەی باشترە گەیەنێ نایە لە سەرمای سەرەوە بێت ینی کاشێکە بێتە سەر یعنی عازل لە بێ لە بەرنیە دووکیانە بەڵامەوەی بۆنێک دروستەکە لەبەری نەوتە منتوجاتی نەوت بەڵێ فۆم نەوتە تا بتانی ئەگەر بەکاری نێنی باشتر بەڵام ئەگە شوێنەکە زۆر سار بێ سلێمایی منتیقێکی ساردە خەڵک بەکاریێنی بەڵام لە شوێنە گەرمەکان هیچ لازم نییە ئەگە کوالێتی فەرشەکە و باش بێ مەخسە حوسە شانی دەرەجەیەک بێ وەکو پێم وتی 1200 بێ 1500 بێ شتێکی کوالێتی بەرز بێ پێویست بە هیچ شتێککە ناکە چکە ئەوەی کومباریش کە بیشی کڕێت وەکوی ڕاخەری کرێ و فەرشایاتەوە بەسەریە یعنی تۆگە یەک مەسرفەکەی زۆر باشترە باشە مادەم منتوجاتی نەوتەوە فۆمە کەوابێت لە کاتی خوانەخواست ئاگرکەوتنەوە لە ماڵەکە یان بابەتێکە ینی ئەوە بێتە وەکو بڵێ ئەبێتە عامیلێکی مساعید هاوکار بۆی کە ماڵەکە زۆر زووتر و زۆر خراپتر گەڕبێت خەتەرێکی زۆر گەورەی لە ماڵافۆ بگرێت لە خازی شۆفاژ زۆر خەتەرترە کە ئێمە لەوانەیە زۆر لێ نەکردکە نەوتێکی تەواو تەنەری تێکەڵا چکە و موادە ئەلیکێندرێ و جابێ وەک قایژ ڕاکێشرێ دروستەکرێ هەنی زۆر شتێکی خەتەرە بۆ ژێفەرش بەڵام خەڵک بۆ سەرما و گەرما بەکارێنی ئەگە فەرشەکە و کوالێت بێ هیچ پێویست ناکات چکە فەرشەکان ئەنواع شتی باشە ئێستا ئەگەر لە مەچینە دەربچی شتی باشتر دەستکرد هەیە کاشان پێڵێن سێ بە چوارێکی حدودی ئەچێتە 400 دلار 500 دلار دەستکردە 100 ساڵ ڕایخەوە خۆیمێنێتەوە بۆ بگرێت دوای بیشی فرەشەوە پارەی خۆیەکە ساڵانی زوو کە هەبوو کاتی خۆی قەدیم باو باپیرانمان بکارێنەوە هەمووی دەستکردانە بووە پیانەوتن تەبرێز باشترین فەرش بوون ئێستاشتی باشتریش هەیە کامیان باشترە ینی دەستکردەکانیان ئەوەی کە پێوترێ مەسنوعی ینی کارگەی ئەگەر بتوانی ئیمکانیت هەبێت دەستکردەکە زۆر باشترە هەمە مێنێتەوە هەم قیمەتیشی بەهایە قەت لە دەست نایە یعنی هەموو هەتا بمێنێتەوە بە قیمەترە بێ فەرشی دەستکرد بەڵام مەچینەش خراپ نییە کوالێتی باشی هەبێ دوای 15 ساڵ 20 ساڵیش ئەگە کوالێتی باش بێ و بیکڕی بیفتۆژیتەوە ڕۆ بە قیمەتی خۆی هەرەکە بەڵام دەستکرد هەر قیمەتەکە ێچێتە سەرەوە مەخسە فەرشمانەیە لە 1000 دلار دەست پێکە بۆ 100,000 دلار 100,000 یعنی واتە 10 دەفتەر دلار بە پێی قیاس و نرخەکانە گۆڕێن ئەمانە شتێکی وەکو جەوهرین هەم جەوهری و شتێکی زۆر جوانە هەم ڕغبەتن هەم بەدەستیش دروستەکرێن بەڵام ئێمە زیاتر ئەمڕۆ لە بەرنمەکە فۆکسمان لەسەر ئەو شتانەیە کە ینی کەسێکی ئاسایی هاوڵاتێکی ئاسایی لەم شارە لەم هەرێمی کوردستانە بەپی ئەو دەخلەی هەیەی بەپی ئەو موچەی کە بە ناشکرین نەبێ مانگی نوێی وەرگرتوێشتە مانگی وا دوانزەیە مانگی دەیانزەی وەرنەگرتووە ینی کابشتی باشەیە بۆ گەرمکردنەوە زۆر باشەیە 600 شانە 1200 شانە ئەمڕۆ قیمەتی لە بازارە 200 دلار 250 دلار تا 300 دلار شتی زۆر باش کوالێتەکانی ئەوە نەبەرزە ئەتوانم من ناتوانم یعنی ئینیەوەی کێ بکەی کە هەموو دوکانارێت چیەنی گرفتێکی لە ماڵەکانە کاگیوە ینی زۆر جار لەوانێ خەڵک دەڵی گیری خواردوێ بەدەستیەوە چ کاشی بێ یا تەختە بێ یاگەر چیمەنتویەکی زۆر ساف و جوان کرابێ خەڵک گرفتی لەگەڵ خزین و ڕۆیشتنی ئەم ڕاخەرانەیە هەیە حل هەیە بەڕاست بۆ ئەوانە بزەبێت حل هەیە وەک مزگەوتەکان نابە بڕۆچەوی دایکوتی ینی حەلیکە هەیە باشترین شتەوەیە کە فەرشەکە شوێنی قاڵبی خۆی بێت یعنی ئەو شوێنە جێگای خۆی بکاتەوە نەگەوەی لە لایەکیەوە بەرز بێتەوە لە لایەکیەوە کورد بێ ئەگە قاڵبی ئەو شوێنەی خۆی بێت بە هیچ شێوێ ناڕۆ ئەگەر بژڕات ئێستا نەوعەلەزگەیەکی دوودی و هاتووە باشە لێ درێ لە ژێرەوەی هەم دیار نییە هەمە خرێتە ژێر سوچی فەرشەکانەوە لە هەردوو سەری لێدرێ هەچ کاتێ بتەوێ هەڵیەگری بۆ پاکردنەوە کاتێ بتەوێت لێکریتەوە ئێگە کەپسێگەوەی پێوتر نازم کەپسێتە هۆی لولبوونی فەرشەکە یعنی بەهای جوانی فەرشەکە نامێنێ ئێستا قیاسات ئەنواع فەرشەیە یعنی بەخواستی خۆی ئەو زەلامەکە ئێوە فەرشی بێ لە ماڵەکەی خۆیان بێ قیاسی بکە بۆی دروستەکرێ ئەگەر ئەو حازر بێت ئەوە بزەبت ئەدرێتەوە ئەتوانێ بیبە ئەگەر نەبێ ئەبێ 15 بۆ 20 ڕۆژ سەبر بگرێ قیاسەکەی با بۆ بازرگانی کە بۆی دروستکە و دوکانارە هەچیەک بێ بە 15 ڕۆژ لە ئێران بەدڵی خۆی و بەخواستی خۆی بۆیێتەوە بۆ قیاسە بزەبت ژوورەکەی مەخسەگە سامتینیشی دا بە سامتینەکەش دروستەکرێ زۆر کوالێتی زۆر باشی کاک سەرور بینەوە لای جەنابەت عەزل ئەو ماوەدانی بۆ عەزل بەکاردێن لە ناو بیناکە لە ژوورەوە لە هۆڵەکە لە مەتبەخەکە چوزانم لەمانە لە ناوە بکرێت باشترە یان لە دەرەوەی بیناکە بکرێ لە ئەوەی پوترێ واجیهە و خارجی بیناکە ئەگەر بینە سەر دیوار ئەمانە ئەگەر بینە سەر سەقف
سەقفی خانوو لەژێر سەقفەکە بکرێ باشترە یان لەسەر سەقفەکە لە ڕووکاری دەرەوەی بیناکە بکرێن دیارە ماوەدا عەزلانی کە هەمانە لە سەدا 90 لە ناو لە دەرەوە بەکاردێن ماوەدا عەزلانی کە باسمان کرد لە ناو لە دەرەوە بەکاربێن بۆ بەنسبەت دەوەی کە ئایا لە ڕووی دەرەوە بیکەین یا لە ڕووی ناوە احتیما دەکاتە سەرەوەی کە وەکو باسمان کرد عادەتی پلەی گەرما چۆنە لە گەرمی زۆرەوە ئەچێ بۆ گەرمی نزم ئێمە لە هاوینە گەرماکەمان لە دەرەوەیە ڕاستە باشە و فێنکایەکە کە وزێکمان سرف کردووە لە ناو بیناکەیە ناو بیناکەمان فێر کردوەوە ئەم گەرمی دەرەوە بێتە ناو لە هاوینە عەزلەکەمان لە دەرەوە بێ باشترە لەبەرەوەی ئەم گەرمیە داخڵ نابێت ناو دیوار و سەقفەکانمان بۆ قورعانە ئەم قسەی تۆ من ڕاکێشە بۆ پرسیارێکی ترە هەستەکەم کولفەکەی زیاترە بێەوەی تۆڵەیە بێ و کاتە هەم لە دەرەوە هەم لە ناوە عەزل بکەین وایە باشترە ئەوە باشترە بۆ ئێوە باشتریان بۆ خاوەن ماڵەکە وەڵام بۆ خۆی باشترە لە زستانیشە بە پێچوانەوە لە زستانە ئەو گەریمەمان هەیە لە ناوە باشەیە بچێتە دەرەوە کەواتە لە زستانە لە ناوە عەزلەکەمانە بێ باشترە بەڵام لە هەر کامێکیان بیکەی سوودێکی زۆر زۆری هەیە بەڵێ بۆ چڵین لە ناوە لەبەرەوەی کە گەرمیەکە و داخڵی دیوارەکە نابێت باشە ئەگەر لە ناو هەمان بوو بەس ئەگەر لە دەرەوە لە زستانە عەزلە هەبوو گەرمەکە داخڵی دیوارەکە بێت بەڵام کە گەشت بە عەزلەکە ئەو کاتاگەڕێتەوە بابینە سەر سەقف ینی ئێمە خۆ دەزانی جگە لەوەی وتە بڵین گەرما لە ئەچێ بەرەو شوێنی فێنگەڕوانیە وا دووانە بەڵام لە ماڵیشە لە ئاستی نزم و ئەچێتە بەرزانی بۆ تۆ لە هاوینە ئەگەر جبسم بۆردەکە لابەری ئیشێکت هەبێ پارەشی تیا شارێتەوە ئەگەر سەرکەی بەناو جبسم بۆردەکە یان خانمان بەتایبەت لە کاتی یا جەژن و بۆنەکانە ئیتر کون و قوشبنی ماڵپاکەنەوە خۆگەر سەرکەی بەناو جبسم بۆردەکەیە ئەیتر ئەوە هاڵاو گەرمێکی عجیبە بۆ سەقفیش ئەم گەرمایە کە ڕاتە سەرەوە تاوان لە دەرەوە لە زستانە ساردە بەفری لەسرە بارانی لەسەر هەوایەکی ساردا دیسان و لەوێ عەزلەکە لە سەقفەکە لە دیوی ناوە بکەین باشترە یا لە دیوی دەرەوە بەڵێ بامان شوهرە بێ لە دینی ناو بکرێ لە ئێستانە باشترە باشی باشترەکەین بەڵێ لە ناوێکی باشترە ئەگەر بینە سەر بینایەک چواردەورەکەی کە عەزلمان کرد و سەقفەکەیمان عەزل کرد پێویستەکە بینی ژوورەکانیش مەوادی عەزل بەکاربێنین یان لەوە پێویست ناکات لەو کاتەیە پێویست ناکات نەخێر خۆی بینایەکمان کە هەیە بەشی زۆری کە بیناکەمان دیواری خارجیمانێ عادەتەن هەموو بینایەک زۆرترین ئێریامان دیواری خارجیە ئەمە زۆرترین ئاڵوگۆڕی گەرمی لێکرێ ئەمە بە دەرەجێک بە دەرەجەی دوو سەقفەکەمان و بە دەرەجەی سێ دیوار و پەنجەرەمان و چوارەمیش کراوە و ئەو تەهویانەی کە هەمانە ئەبم شێوازە ئاڵوگۆڕی گەرمی دروستە بێت بە دەرەجێک دیوارەکانمان عەزلکەین دوایەوە سەقفەکەمان دوایە واجیە و پەنجەرەکانمان عەزلێکی باشی هەبێ ئەمانە زۆر زەڕۆن بەڵام مادەم ئێمە خانۆکانمان وایە هەموو پێکەون وانە ینی ئەگەر تۆ لە گەڕەکێک لە شاری سلێمانیا لە هەر شارە لە هەرێمی کوردستان خانوێ دروستکی ئەم دیواودی و پشتەوەت خانوو بێ یعنی ئەو کاتە ڕزگارتە بێت لەوەی چوار لە دەرەوە عەزلکەی بەس ناوە دەمێنەوەنیە لە ناوە کاتە عەزلکەین لە بەرەوەی ئەگەر دیوار بێت تازەوە دیوارێکی لێ ناکرێت لە دەرەوە ئەگەر دیواریش نەبێت معارەزە بۆی بێ بە خانوو کاتە بێتە لە کاتی دروستکردنی هەیکەلەکەتە ئەو حساباتانەی بۆ بکەین باسی دەرگا و پەنجەرەت کرد بەڕاست تا چەند دەرگا و پەنجەرە جۆری دەرگاکە جۆری پەنجەرەکە جۆری شوشەکە تەنانەت ملیمەکەی 4 ملیم بێ 6 ملیم بێ دەبڵجان بێ ئەوانە تا چەند کاریگەریان لەسەر گەرم هێشتنەوەی ماڵ هەیە لە زستانە جگەلەوەی کە سوودی ئەوەشیە کە دەنگیش تەنانەت کەمتر بێ ئێستا خۆشبەختانە بەڵێ تەکنۆلۆژیای وا هەیە باسی دەرگا و پەنجەرەمان کرد دەرگا و پەنجەرەی بەتایبەت ئەلەمنیۆم کە ئێستا زۆر بەکاردێ ئێستا دەبڵجام و بگرێت لە ئێستا سێجامیش هاتووە کاکرێ بەکاربێت لە دەرگا و پەنجەرەکانە بەڵێ عەزلێکی باش تەیاتێ ئێستا لە دیزایانی مۆدێرنا باوی ئەوەی بەڕاستی دەرگا و پەنجەرەی گەورە ئاکرێت لە خانووەکانە لە پێشووتراوە نەبوو جا بۆ ئێستا بێ گرنگێکی زۆر بین بە عەزلکردنی ئەو دەرگا و پەنجەرە گەورانە کە ئەمانە چونکە بەڵێ معارەزە و گەرمە و سەرمایەکی زۆری پیا تێپەڕە بێت باش کاک بەرزان باسی لە ئامێرەکانی گەرمکردنی ماڵ کرد هەر لە شۆفاژ و هەم لە ئەوانەی بەست و تەمەنیوە بە کارەباییشەکەن ئێمە ئەگەر ئەو کولفەی باسمان کرد ئەو $8,000 تا $10,000 زمانی بازار هەشتا تا دەفتەرێک لە خانۆکەمانە سەرفیکەین بەڕاست من لەو ساڵەیە دیسانەوە هەردوو بەرمیل نەوتم ئەوێ یان تەنکێکم ئەوێ لە سەربان پڕیکەمەوە لە غاز یان
دیسانەوە هیتەرێکی گەورە یان هیتەرێکی کە کە بچووکن و چەند شۆڵێک بەکارێنێ هەمان ئەبێ مەسرف بکەمەوە ساڵانە نەخێر بێگومان نەخێر چۆن ئەگەر پاکێجێکی کاملمە بەکارێنا لە هەر چوار لای بیناکە و عزلمان کرد سەقف دیوار واجیها دەرگا و پەنجەرە ئەو کاتە بە بێگومان تا لە 150 کولفە و زەمان بۆ گەڕێنێتەوە یعنی زۆر بەڕوونی ئەگەر ساڵانی کە 2 بەرمیل نەوتمان سرف کردوێم ساڵێک بەرمیل ئەگەر چوزانم 20 بەتەڵ غاز بەکار بێت بەدە بەتەڵ 2000 لیتر غاز بەکار بێت دێ بۆ 1000 لیتر ئەبۆ شێوێت پارەی کارەبا ملیۆنێک دینار پارەی کارەبا بەهۆی بۆیلەر و سێ مانگا دابەزێ بۆ 500,000 و بگرە کەمتریش و لە هەمان کاتیشا کاک بەرزان باسی خاڵێکی گرنگی کرد مەسەلەی سەلامەتی کاک دانا بەڵێ لە کاتێک کامی سیستەمان بەکارێنا بەڕاستی پێویستمانە بە غازێکی کەمترە بە نەوتێکی کەمتر بە هیتەرێکی کەمتریشکە کەمانە هەمووی بەداخەوە ساڵانە گوێبیستێبین کۆمەڵی کارەساتی دڵتەزیێن ڕۆیە هەموو ساڵێک دوسێ خێزان بەداخەوە بە بۆنەی غاز و بە بۆنەی چیەوە بۆنەی ئامری گەرمکەرەوە بە جۆرە جۆرەکان ئەمانشکەمە بێتەوە بەڕاستی کە ئەو سیستەمە ئەزلانەما بەکارێنە بۆیە دەورێکی زۆریە و لە هەمان کاتە هاوڕێی ژینگەیە ئەی هاوڕێی گیرفان هاوڕێی گیرفانی ئەویان زۆر زۆر بەتاکید ئێمە وتمان توا بۆ خۆشی هاوڕێی گیرفانە بۆ ئێوەی ئەندازیار و کۆمپانیەکانی لەو بوارەیە ئیشەکەن سەلاوانە بینەرگوا حاڵی حەقیشەتی یان لەگەڵ ئەوەی هاوڕێی گیرفانە بۆ تۆ هاوڕێی گیرفانە بۆ منیش کە عەزلەکەم کردو لە ماڵەکەیە بەتاکید هاوڕێی گیرفانە بۆ تۆ کاکدانە لەبەرەوەی کولفەیەکی کەمتر سەرفەکەی و لە هەمان کاتە سیستەمی عەزل وەکو سیستەمی جوانکاری ماڵ نییە بەڕاستی سیستەمی عەزل نرخەیە بە بیناکەت بۆ بیناوە ئەومێنێتەوە و هەروە تەمەنی بیناکە و ئەو کوتلانەی کە هاتە درێژە کاتەوە ئەو ماوادانی کە لەناو بیناکەتا بەکارێنی درێژە بێتەوە نرخی بیناکەت لە بازاڕە زیاکە ئەم خازانجانەشیە ینی کەواتە وەکو مۆدلێک وەکو دیکۆراتێک وەکو شتێکی جوانکاری نییە ئەم ساڵ مۆدێتی ساڵی داهاتوو مۆدی نەبێنە نەخێر زۆر باشە کاک بەرزان بینەوە لای جەنابتان ینی ئێستا خەڵک ئەوەندەی ئێوە لە بازاڕەکەیان خەڵک ئێستا خواستی لەسەر چه جۆرێکی ئامێرەکانی گەرمکردنەوە هەیە لەو شێوازانی جەنابەت باست کرد بەڵێ بەگشتی بۆ خانووی نوێ خانووی تازە بە تایبەت زۆربەی شۆفاژی بووەکە ئەگەر وەکو کەسێکە پارێکی زۆری نەوێ ئەتوانێت سەرەتا تەسیسی بۆ بکە تەسیسی بۆریەکانی کە وەکو بە زمانی خۆیانڵێن ژێرگەچ یان ژێر کاشی ئەوە بکات و کەی دەسەڵاتی بوو دوای شتەکانی کەی ئاساندانێ وەکو وایە تۆ وایرێک ڕاکێشاوە لە دیوارەکەیە بۆکسێکی لێ قەپاتی کەی ویست سویس پلاکەی بۆ دابنێ ڕاست ئەوە زۆری تێ ناچێت لە بینایەکی بۆنە 200 مترە یەقات لاانە نزی $1000 تێ بچێ دەوەرەق بەڵێ دەوەرەقەی تێ بچێ ئەمە بۆ تەسیسی ژێرگەچەکەی لەویش هەیە ژێرگەچەکە یان ژێر کاشیونەکە مەبەستە ژێر کاشی ینی کاڵین ژێرگەزانم لە دیوارەدانان ڕێوەنیە مەگەل لە حەمام نەخێر بەڵێ بەڵێ بەس تۆزێک کێسێتی دیوارەکەەوە ڕاستە ژێرگەچەکە مەخسەمانوێت دفن کردیانی بێتە ژێرگا کاشیەوە بێتە ژێرگەچەوە مەرحەلەی یەکەمی بێ لەگەڵ هەیکەلا بکرێ و ڕێگەی تریش هەیە بۆ نمونە هەیە حەزەکە لە ڕێگەی زۆپای غازەوە گەرمی ئەوانەی کە خانووی تازە دروست ناکەن خانوەکەیان هەیە یعنی ئەوەی ئێوە لە بازاڕەکەیان خواست لەسەر کوام جۆری ئامێرەکان ئامێرە کارەباییەکان یان ئەوانەی کە بە سوتەمەنی ئیژەکەن زیاترە ئێستا زۆپای غاز زۆر بڵاوە شتی کوالەتی هاتوۆتە کوردستانەوە چەند ساڵێکە 4-5 ساڵە براندی یابانی شتی زۆر بەناومان هاتووە زۆر خواسی لەسەر ینی ساڵ گەشاکە ساڵ بە ساڵم براندە گەشاکە ئەم نەوع زۆپایانە گەشاکە تەکلیفەشی کەمە و وەگەرمیکی زۆری هەیە بۆ نمونە بەراوردیکەی بە زۆپایەکی نەوتی یابانی 3 کیلووات گەرمی هەیە باشەمە بە نەوتی باش و پڵیتەی باش 3 کیلووات شەریکە لێ نووسیوە زۆپایەکی غاز تقریبا 7 کیلووات گەرمی هەیە یعنی 2 بەرامبەر و نیو گەرمی هەیە لە کاتێکە غازەکە لە نەوتەکە ژەرزانترە بەڵێ کامیان سەلامەتترن ئەگەر ئەو دوانە بەراوردکەین ئەو دوانە بەراوردکەی تقریبا وەکو یەک دەرەچێتەوە وەکو سەلامەتی وەکو یەک دەرەچێتەوە مەسلەی ئەوەیە کە زۆپا بێت تەنفیزێکی کەم لە ماڵەکەی هەبێ ناکرێت شەوان بخەویت و درگا و پەنجەرە داخیت و زۆپایەک ئیشکا لە ژوورەوە چونکە بۆ ئۆکسیجینیشەکە بەڵێ ئەبێت تەنفیزی کەم هەبێ هەردووچیان پێویستیان بە تەنفیزی هەواگۆڕکەیەک هەیە لە ماڵەکەیە باش ئەندازیارێک لە پاڵتایە کە
ئیش و کار لە بابەتی عەزل و ئەم بابەتانەیەکەن ئەو قسانی ئەو کردی هەم قسەی علمی بوون هەم قسەی ئەزمموی کار و کۆمپانیاکەی خۆیان بوو تۆ وەکو بازرگانێک وەکو کەسێکی شارەزا لە بواری فرۆشتنی ئامێرەکانی گەرمکردنەوە ئەو قسانی ئەو کردی هاوڕای قسەکانی ئەوی و پژگیری قسەکانی ئەوەکی کاتێک بینایە خانوویەک باڵەخانەیەک عەزل بێ کەمتر پێویستی بە مەسرف هەیە ساڵانە بێگومان لەگەڵیان هاوڕام لەگەڵیا قسەکە تەواوە بەڵام ئەمەشمانەی ئەوە ناگرێت کە پێویستی بە گەرمکەرەوە ئەو جوای نەوت ئەڵە کەمتر باڵێ بەتەکیید ئەگەر کامل بیناکە و عەزلکەی ئەوە لە وزەیەکی باشە بۆ گەڕێتەوە وزەیەکی باشە بۆ گەڕێتەوە بەڵام وەکو زەڕوریات هەردووکی زەرورە باڵێ هەردووکی زەرورە لەوانە بێ سیستەمی شۆفاژەکە کەمتری تێبچێ و زیاتر گرنگتر بێ باش کاگیوە بێن و لای جەنابەت ئەوە خانووەکەمان عەزل کرد ئەوە ئامێرێکی باشی گەرمکردنەوە جا شۆفاژ بوو کارەبایی بوو سوتەمەنی بوو بە کارمان هێنا دیسانەوەینەوە سەر بابەتی ڕاخەرەکە ڕاخەرەکە ئەتوانین بڵین تەواو کارە بۆ ئەوان ئەمە یەک دووهەم تا چەند ئەو قسانەی هەم کاک سەرۆر کردی هەم کاک بەرزان کردی لە بوارەکەی خۆیانە تۆش وەکو بازرگانێک لە بواری فەرش و کومبار و ڕاخەرە پشگیری و قسانەکە یان تێبینی دێنا بە پێچوانەوە نابیزەبێت هاوڕام لەگەڵ قسەکانیە وەکو کاک بەرزانی جوتی هەرچێ بوارەکەی هەرسێکمان هیچیان بە یەک ناتوانن ناشتوان هیچ نەبخوا لێرە بە خۆشحاڵ بوون کە ناسی من و مەبەستبوونی ینی عامی هەمووتان ئەڵێ سەلامۆی پێم وتی هیچیان لێک جیا نابنەوە بەڕاستی باشە ئەگەر هەردووکیان ئیشەکەی ئەوان تەواویش بێ و مەزبوطیش بێ فەرشەکە ناتوانن تەواویکەن ئەگە کارەکەی منیش فەرشەکە بەتەنیا بێ ئەوان ناتوانێت تەواوکرێن ڕاخ سەرەکیترین شتیان ڕاخەری لای تۆ سەرەکیترینان ڕاخەرەکە ینی خۆشیان لە بوارەکەیان و خۆشیان ماڵی خۆیان هەر تەبعا نەزان شۆفاژی کاملە و ماڵ هەیە دەردی خۆی لەوانە $5,000 $10,000 $20,000 سەرف کرد بێ یعنی قەنەعەتی بۆ شتە نییە کە بەتەنیا ناوماڵەکەی فەرشیتیان نەبێ یعنی بەبێ فەرشتەنها زینەت نییە جوانکاری نییە سەرەکی ماڵە باشە یعنی هیچ شتێ بێ فەرش ناتوانانی ئەگە کومبار بێ لە کومبارێکیش بێ کە بێ لە فەرشیش ناتوانانی لێ جیاویتەوە ئەگە هەموو ماڵەکە و شۆفاژیش بێ و عەرزیشی شۆفاژ بێ ناتوانانی خۆیان لەوانەیە ڕاستی دەری و قسەیەش بن کە منیکەم بێ فەرش نییە پێم خۆشە کەلیان بپرسی کاکتەر هەزرەتە یعنی ئەگەر ماڵەکەمان تەواو عەزل کرد بە و بۆی جەنابەت تەنانەت ناو دەرەوەشیمان کرد دا دەستمان لە خۆمان بەرا و کاک بەرزان باشترین ئامێدی کارەباییشمان گەرمکردنەوەشمان بەکارەنا هاوڕان لەگەڵەوەی ماڵەکە بەبێ فەرژناویان ئەکرێت لەسەر تەختەکە و احتیاجی بەبێک نابن نابێ بەڕاستی فەرش هەر باسی گەرمی نەبێ ینی بۆتە جوانکاری ماڵ ئەوە جگەلەوە ئەو ئیشی ئەمە نیە لەم بەرنامەم ڕۆمانە لە هاوینە ئێمە فەرش هەڵەگرین بەڵام فەرشی ناوەڕاستێکی زیینی جوان بەڵێ هەرە بێ داخ ینی پەیوەندی بە گەرمبوونەوە نییە ینی بۆتە بابەت بەڵام بۆ گەرمبوونەوەکە تۆش هاوڕای لەگەڵ نیە بۆ گەرمبوونەوەکە ئیسفادەی هەیە وەکو بۆ گەرمبوونەوەکە بەڵام ئێستا بۆتە جوانکاری بۆتە پێویستی جگە لەوە جگە لە گەرمبوون و لە جوانکاریش هەر خۆشە ئەنی شتێکی نەرم لەژێر پێتا هەبێ لە ماڵە پێداویستێکی کاگدانەوەکو زافەیە بە قسەکانی بەرزان بەڵێ پێداویستێکی توانم بڵێم کللتوریە و نەفسیشە چونکە سەرەکیە ناکرێت بێ فەرشیش شۆفاژە بێت تەختەیەکێ بێت ئەم تەختەیە زۆر گەرم بێت هەر لە خۆ ئاسوودەنیت بەسەری ئابڕۆیان هەنێجار لەسەری دابنیشی ئەبێت شتێکە بێت زۆر باشە من وابزانم وردە لە بەشی سێهەمی بەرنمەکە نزیک بوومەتەوە وردە ئەچینە لای میوانەکانشم بەڵام با من کاک سەرۆڵا پرسیارێکی تر لە تۆ بکەم یعنی هاوڵاتی بەچیا بزانێت ئەم مەوادەی کە ئێستا لە بازاڕایە ئەوانی جەنابەت باست کردن مەوادی عەزلەکان لەسەر گەرمیەکە با بڵێن حەراریەکە بەچیا بزانم من بەچیا بزانم ئەمە باش و چاکە هەر وەکوی کە خەڵک باسێکە تا گرام بوو چاکە یان نەخێر ئێمە مەوادی باشمان هەیە بە پارەیەکی ینی زۆر گرانیش نەبێ بیکڕیت چۆن جێگینەوە ئێستا لە بازارەکانە بەڕاستی کۆمەڵێک شەریکات و منافسی زۆر هەیە کە منافەساکەن لەسەر دابینکردنی و ماوەدە عازلانە بە تاکیت هەیە بەڵام
مەسەلەی هەڵبژاردننی باشترین مەواد بۆ کەسێک با بڵێن کە اختصاص بێ ئەندازیار بێ لی بزانێت بە دوایە گەڕێت لە خوێنێتەوە لەسەری ناوی شەریکەکە وەرەگرێت فیدباکی ئەم شەریکەیە وەرەگرێت هەموو مەوادێک کە دروست دەکرێت شادەی مەسنعی هەیە داتاشیتی هەیە کەتەلۆگی هەیە ئەبێ بە دوای ئەم شتانەیە بڕوە بەڕاستی بۆ یەکێکیش کە شارەزانە بێت بەڕاستی بێت تەوسیە کات لەو شوێنانە یاخۆت بچێتە شوێنێکی مەوسوق یاخود تەجروبەی زەلامیشتر وەدرێ یاخود فیدباکێکی شەریکەیە گۆگرێ ئەوم شێوازە توانێت بە دوای بڕۆ بەڵێ ماوات هەیە زۆر باشە زۆر کوالەتیە و نرخیشی گونجاوە و لەمان کاتیشا ماوات هەیە نرخی زۆر هەرزانە و ئەو کوالەتێت نایەت یاخود ئەو عەزل نایەتێک کە لی داواکراوە یاخود بە بازار کراوە پێڵەن عەزل بەڵام عەزل نایەتێ ئەوە شێوەیە بەڵێ چۆن ئەم قسەیە بۆ بابەتی ئامێرەکانی گەرمکردنەوەش هەڕاستە هەم لە پڵیتەوە بگرە هەم لە زۆپاکانەوە بگرن لە هیتەری ناکوالەتیەوە بگرە لەوەش تایەتی وە بۆ بابەتەکەی کاگیواش دیسانەوە بۆ فەرش و کومبارەکەش ئەمەش ڕاستەوە نیە شتی عادی هەیە شتی بازاڕی هەیە شتێکەیە کە تیجارەکە بەس بۆ خۆی خازانچکە خەڵکەکە کێشە نیە شتیژێک کوالەتی و باشە زۆر باشە. خۆشەویستان بەشی دووەمی پرۆگرامەکەشمان بە کۆتای هات ئێمە لە دوای پشوویەک ئەچینە بەشی سێمی بەرنمەکە ئەو میوانە بەڕێزانەی لێرەنە و خوشکبرانی لە ستۆدیۆ لەگەڵمان دانیشتون بزانین ڕای ئەوانی ژوەرەگرین بزانین ئەوان لەسەر بابەتی گەرمکردنی ماڵ چیان هەیە و چ ئەزمونێکیان هەیە یان چ پرسیارێکیان هەیە لە میوانەکان لە دوای ئەم پشووە ئەگەڕێنەوە. دووبارە سڵاوی خۆتان لێبێت ئازیزان و خۆشەویستان خۆشحاڵم لە بەشی کۆتایی و سێهەمی پرۆگرامی هەیوان بە خزمەتتان گەشتینەوە ئێستا لە خزمەت ئەو خوشک و برا بەڕێزانە بین کە میوانن لە ستۆدیۆی هەیوان بزانین لەسەر قسەکانی ئەم بەڕێزانەکە لە ڕووی عەزل و لە ڕووی ئامێرەکانی گەرمکردن و لە ڕووی فەرش و کومبارەوە باسییان کرد بزانین قسەی ئەوان چییە تێبینی ئەوان چییە سەرنجی ئەوان چییە یان پرسیارەکانیان لە میوانەکانمان چییە؟ سەرەتا دێنە لای ئەم بەڕێزە بەخێر بیت خۆت بناسێنە و ئەگەر پرسیارێک یا سەرنجەکە دەیە بۆ کامیانە لە خزمەتین. زۆر سپاس دەستخۆشتان دەکەم تاوان لەگەڵ پێشکەوتنی بواری بیناسازیە لە دیزاینە لە هەر شتێکیکەیە باشە دەبن خاوەن ماڵ یان خاوەن بینە هەمیشە حەزەکات کە بیناکەشی بەڕاستی پارێزراوە بێت لە بواری عەزلی گەرما و سەرما و ڕوتوبەت و هەموو شتێکەوە. تاوان من ڕوونکردنەوەیەکم هەیە زایدە یەک دوو پرسیار بۆ یەکیان بۆ کاک سەرۆرە ویشان بۆ کاک بەرزان. تاوان ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵێک لەمەوە پێش یەک دوو کارەساتی گەورە ڕوویە یەکێک لەوانە لە هەولێر و مودێکیش لەمە پێش لە سلێمانی ڕوویە ئەویش ڕووداوی گەوری ئاگرکەوتنەوەی مەخزانەکان بوو کۆگاکان زۆرێک ئێمە زۆر جارێک باسمان کرد و هەر باسی ماڵمان کردووە بەڕاستی عەزل ضرورە تەنانەت بۆ بینەوە باڵەخانە زۆر گەورەکان و زۆر ضرورە بۆ ئەو کۆگایانی کە شتی تیاڵێکیرە لەوانێ ماڵێکم هەبێت لەوانێ بای $20,000 مەسەرەن شتی تیابێ ئەساسی تیابێ بەڵام کۆگایەک لەوانێ نزیکی بای ئۆکو باسێکە $1,000,000 شتی تیابێت دروستە بۆیە پاراستنی کۆگاکانی زۆر ضرورە مەسەرەن ئەگەر سەقفی کۆگایەک لە جاتی تۆ ئایزۆگامت بکردایە ئەگەر موادێکی عەزلی دژە سووتانمان کردایە لەوە بوو ئەگە کارە ساتەکە ڕۆشی بدایە ئەوە زەرەی نەدایە بەڕاستی بە هەمان شێوە بۆ ناوەوەی با بڵین کۆگاکانیش لە ژێرەوەی و کاک سەرباسی دەتوانین فۆمی پۆلیورەتان بەکاربێنی دەتوانانی استفادەی زۆری لەبێت و دژە سووتانیشە بۆ کاک بەرزان پێش پرسیارەکەی با من یەک ڕوونکردنەوە بم قسەکەی تۆ دقیقەن تەواو 100% وایە بەڵام بەرنامەکەی ئێمە لەبەرەوەی هەیوانە ئێمە تەنها باز لەو بابەتانەکەین کە تایبەتە بە ماڵ ئەژنە ئەوەی جەناب دەگە بڕۆینە بازار ئێستا عەزل هەیە گردو ئەم دوکانە گڕی گرت سووتە نەگوێزرێتەوە بۆ دوکانەکەی پاڵخۆی ئەم کۆگایە سووتە نەچێتە ئەو تێبینی جەنابەت زۆر جوانە هەوڵین کاکسەر قسەساکە بەس بۆی ئێمە باسمان نەکرد و ڕوونکردنەوەیەک ئێمە حەزمان کرد زیاتر لەسەر ماڵ قسە بکەین. دەستخۆش تاوان پرسیارێکم بۆ کاک بەرزان تاوان لە هەموو شتێکە ئەبێ باسی سروشت بکەین باسی ژینگە بکەین ئەکسەر مەسەرەن بواری گەرمکەرەوە بە تایبەتی شۆفاش کە غازێکی زۆر بەکارێنرێ ئایا هاوڕێ ژینگەیە چکە لە ئێستا گەورەترین مەشاکی لەم دنیا ژینگەیە ئەم سێ چوار ڕۆژی پێش و هەفتەی پێش و کەرەنتینە بوو مەسەرەن هەمومان هاوڕمان لە ئێستا ماشەڵڵا سلێمانی جێی خۆش بوو ڕێژی بینین زیادی کردووە بۆ گاز سوتەمەنەکان بەکارنا فعلی وابوو مەسەرەن چەندێک لەگەڵەوانەیە هاوڕێ ژینگەیە
ئەمە بۆ مەبەست شۆفاژ بڵێ بە تایبەتی بەکارهێنانی گاز زۆر زەرورە لەو کاتانەیە. پرسیاری دووەم بۆ کاک سەرۆر، طبعاً ئەمێ بزانم لە چ کاتێکە ئێمە بە مەوادێک بڵین ئەم مەوادە عازلە، ئەنی مەسەلە من هیچی لێ نازانم، ئەچمە بازار ئەچمە کۆمپانیا شتێکە کڕم بەچیا بزانم ئەم مەوادە عازلە، هەم عازلی ڕوتوبەتم بۆ کات و چۆن بزانم ئەم مەوادە ئەم مەسەلەن XPS وەکو باسی کردی PS هەر شتێکە بەکارێن لە ناوە یان لە دەرەوە، چۆن جوێنی بزانم عازلە کواڵەتێکی چی بێ عازلە کە من ناخەڵەتێم و مەبەستی خۆمی پێ بپێکم. زۆر باشە جاڵا هەر بۆی تێنەپەڕین یەکسەر من جوابەکان وەرەگرم با لە کاک بەرزانەوە. کاک بەرزان تا چەند ئەو ئامێرانەی کە هەن باسی لە ئەوەکە کە زیاتر بە غاز ئیژەکە تا چەند دۆستی ژینگەیە؟ مەسلەی دۆستی ژینگە مەسلەیەکی گرینگە، بەڵام گەرمبوونی ماڵ گرنگترە، یعنی بتێوە نەتێتەوە بێ ماڵەکە و گرنگ گەرم کەی ناکری ئەڵێ ماڵەکەم گەرم ناکەم لەوەرە ژینگە تێک نەچێ یان ژینگە زەرەی پێ نەگان بە پێ هاتوو چۆگەم ئوتۆمبیل بەکار نایانم بۆیە ژینگە زەرەی پێناگا. مەسلحەتی مرۆڤەکان لە سەر و هەموو شتێکەوە و دوای ئەوە بێ ئاگایمان لە ژینگە بێ. هەموو چالاکیێکی ڕۆژانەمان بەشێک لە ژینگە پیسە بێ بتێوە نەتەوێ یەیت بۆ ئێرە شتێ دروستەکەی مەسنایەکە هەیە خۆراکێکە خۆی پاشماوە، یعنی هەموو شتێک بەشێکی هەیە. گەرمکردنی ماڵ یەکێکە لە شتە زەروریەکان. مەبەستەکەی ئەو بزانم ینی غازەکە بەکارهێنانی غازەکە زیاتر زەرری نییە بۆ ژینگەوەک لە بابەتەکانی تر. سەرچاوانی کە ماڵی بێگەرمەکەی نەوتە غازە گازۆیی لە کارەبایە باشە، ئەم چوار سەرچاوە تێپەڕ ناکە. ڕاستە مەسەلەی کامیان زۆرتر دۆستی ژینگەیە وەک ژینگە تەنها؟ دۆستی ژینگەکە غازەکە لە هەمان دۆستی ژینگەترە باشە، بۆ لەبەرەوەی گازۆیلەکە بەڕاستی ئەوە دووکەڵێکی زۆری هەیە، پاشماوەکی زۆری هەیە لە کاتی سووتانە گازۆیلەکە. نەوتەکە لە گازۆیلەکە باشترە باشە. ئێگە کارەبا هەبێ 24 ساعتی بۆ کارەباکە دۆستی ژینگەنی کارەباکەش لەبەرەوەی تۆ کە دروستی ئەەکەی یان بە گاز دروستیەکەی یان بە غاز دروستیەکەی ئەم غازەکەی گۆڕی بە کارەبا بەشێ لوسە هەیە، ینی بەشێک لە وزەگە بە فیڕۆچێ جارێکی ترکەم کارەبای ئەیکیتەوە بە گەرمی بەشێکی تر لە گەرمێکەوە بە فیڕۆچێ باشە، بەشێکتر لە وزەگە بە فیڕۆچێ واتە غازەکەی یەکسەر چاوەیە، بەڵام کە کارەبا بەکارێنی لە ئەسڵا کارەباکەش لە غازەکە دروستکراوە بێتە دوو سەرچاوە، ینی دوو جار زۆر باش فەوتانە هەیە لەو بینە لەبەرەوە غازەکە لەمیان باشترە. کاک سەرۆر پرسیارێکی لە تۆ کرد. بەڵێ بەنسبەت پرسیارەکەیەوە دەست خۆش بێ، زۆر سپاس. چۆن بزانین ئەم مەوادە عازلە مەخۆی پرسیارێکە و چۆن جیاکینەوە لە ماوادەکانی تر لە سەرای بەرنامەکە شتێکمان باس بازەمەژۆ پرسیارم کرد. بەڵێ ستانداردێکمانەیە ئێمە ماوادی عازل کۆمەڵی ماسفاتی هەیە، گرنگترینیان تایبەتمەندی تێرمەڵ کۆندەکتیڤیتەکەیەتی بە زمانی خەڵک چییە؟ واتە ڕێژەی گواستنەوەی گەرمی بۆ ماوادە زۆر بە سادەی کە ئەمەش چۆن با بڵێن چۆن ئەو دەتیجێمانە بێت لە ڕێگەی کۆمەڵێک تێستەوە تاخیرنەوە لەسەر و ماداناکرێت. بۆ نمونە بلۆک کۆمەڵە تاخیرنەوە لەسەر یەکرێت کە گەن بەو ژمارەی کە هەیەی بۆ نمونە بلۆک دووە ماوادێکی عازلمان هەیە وەکو ڕۆگۆڵ 0.0 سیە. توچی لەسەر و بلۆکەوە ینی لە دوو زیاترە ئاسم مان بەردی مەڕمار ئەمانەیەکی عازلنی بگرە زۆر باسانی گەرمیان پێات تێپەڕێت. با هەر لەگەڵ پرسیارەکەی ئەو منش پرسیارەکەم خشت بەکارهێنرێت لە هەندێک ماڵە دوو جۆر خشتەیە، ئەو خشتە کونکونەکە هەیە کە خشتی ئەوی خۆڵیەکە کامیان باشترن لە ڕووی عازلەوە؟ تامان وازم لە ئێران لە ڕۆژهڵاتی کوردستان با بڵێن یعنی تۆ بینی هەر هەمووی بەخش دروستکرا زۆربەی زۆری ئەو ماڵانەوە نیە؟ جا بەڕاستی ئەمە ناتوانین بەخش بڵین ماوادێکی عازل لەبەر ئەو ستانداردانی تیانە کە لە ماوادێکی عازلا هەیە گرنگترین خاصیتان توان ئەو ڕێژەی گواستنەوەی گەرمی پێە چونکە لە خشتە ئەو ڕێژەیە 0.5 بۆ یەکە ناتوانین بخینە بەس لە بلۆک باشترە لە کۆنکرێت باشترە بێگومان بۆیە بەکارهێنانی خشت لە دیوارەکانمانە زۆر باشترە لە بلۆک بەڵێ یەکاویەک فەرقەکە بێگومان. دەست خۆش بەو شێوە چی کە پرسیارێکێ بوو باش ئوستاجان فەرموو. سپاس بۆ کەناڵی پێم بەخێر بۆ بانگێشکردنی ئێمە و ئەم بەڕێزانە سپاس بۆ ئامادەبوونی ئێمە من حەزەکەم بچەم پرسیارێک بەشداری لەم بەرنامەیە بەڕێستانە بە خۆشحاڵیەوە. یەکەمیان کاک سەروەر ئاراسی کاک سەروەری بکەین سەر و هەموو شتێک و ئێمە باز لە سەلامەتی ئەکرێ شتێکم بەرجۆکەوت کە گوایە عەزل وەکو بڵێ هەنێ عەزلمان هەیە گڕ ناگرێت لە ڕووی سەلامەتی و ڕوونکردنیوشی کەمم ئەگەت سەبارەت بەمە. پرسیاری دووهەمم ئەوەیە ئایا
ئەو مێنتاڵ و ئەو موادەیە دەگانی با بڵێن سەرەتانەی کە عەزلی لێ دروستەکرێ لە وڵاتەی ئێمە بەردەستە ئاەتە ئەم دەقەیە بڕاندێک هەیە کوردی بێت و پێی بوترێ عەزل بەکار بهێنرێ ئایا تۆ وەکو شارەزایەک لەو بوارەدا هیچ هەوڵێک هەیە بۆ ئەمە کرابێت و یاخۆ ڕێگەری کرابێت ڕوونکردنەوەیکی بەسیتمان ئەوێ لەسەرەمە سواسەکەین پرسیاری دووەممان بۆ کاک بەرزانە بەخێربەی کاک بەرزان بۆ ئەم بەرنامەیە من وەکو هاوڵاتیەک لەم بوارەیە شارەزانیم بەڵام چەند ڕووداوێکی نەخوازرا و بیسترا و دووش ئێستا لەم بەرنمەیەدا وروژێنرا هەرئیان وت چۆڤاش ئایا سەلامەتە یاخونە من تەنها پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ئایا بەجددی غازێتە ناو ماڵەوە یا هەرەوەی کە تۆ باست کرد ئاوە ئاوێکی گەرمە و ماڵەکانمانی پێگەرم دەکەین لەبەرەوەی ئەمە زۆر جیاوازە ئێمە هەموویمان شۆک بووین تەنانەت من وەکو خۆم دانیشت بووم بۆ یەکێ لە کەناڵەکان ڕاگەیەندکارە کە لەگەڵ ڕێز و حرمەتمان ڕاگەیەندکارەکان زۆر شارەزان وەکو چۆن ئێستا کاک ئەم پیاوە ڕێزە تەعاملمان لەگەڵ کاکدانا ینی هەموو جۆرە پرسیارەکان ئەو ڕوژێنێت زۆر بە وریایی مامەڵە دەکات بێ ڕاگەیەندکاروا بێ بەڵام ئێمە بینیمان لە چەند کەناڵەوە تەنان ئەو ڕوژێنرا ئەیانوت بەجددی ئەم بۆریانی کە ڕاخرەوە هەمووی غازە لەم ماڵەدا کە خەڵک بزانین غازەکەتە ژوورەوە خۆش بوو زۆر کارەسات و ئیتر پێمان ناخۆشە بەڵام ئەمێ بپرسم ئایا بەجددی کاک بەرزان غازە چێتە ناو ماڵەوە بەم شێوازەی کە ڕوژێنرا و خەڵک من وەکو هاوڵاتی ترسم هەیە لێی پرسیاری سێمیش ئاراسەی کاگ هیواکەم زمانکەکە نزیکەرەوە باش کاگی واجان ئایا فەرشەیە مەترسیدار بێت بۆ سووتان ئەمە یەک ئەمەمان بۆ جیاکاتەوە باسیێنێک موات کراوەکو فۆم ئەمانە کە بەڕاستی وەکو من ڕاشکاوم لەگەڵ تا و معلوماتەمان نەبوو تەنان لە ماڵەکەی خۆشمدا فۆم هەیە بەڵام دوای ئەم بەرنامەیە لەوە چه هەڵی گرین ئەگەر ماڵەوە بهێڵن بڵێ دوو کاگی واجان کاتێکە چین بۆ فەرش کڕین ئەگەر من هاوڵاتێک بم خۆم بکەم بە پێشانگاکەی بەڕێستانە چی بکەم بۆ ئەوەی باشترین هەڵبژاردەم هەبێ یاخۆ ئەگەر بگونجێ و شایستە بێ بڵێ بۆ ئەوەی نەخەڵەتێن چی بکەین باشترین هەڵبژاردەمان هەبێت هەروەها هەمان پرسیار ئەکرێت وەکو چۆن لە کاکسەروەر پرسیمان ئایا بۆ نمونە بەڕێستان زۆر ئاماژەت بۆ داوتت بڕاندی ئێرانی زۆر باشە ئەم بڕاندە زۆر باشە ئەی باشە بڕاندی کوردیمان نییە باش بێت ئایا بازرگانەکان چیمان بۆ ئەکەن بەجددی ئەگەر بازرگانەکان هەوڵیان هەبێت منێکیش کە هاوڵاتیەکم خەریجێکی ئەم وڵاتم سوچێکم دەستەکەوێت پەنایەک بۆ ئەوی کە لەم وڵاتەیە خزمەت بکەم لە بوارەکەی خۆمە زۆر سپاس بە هەموو لایەک دەست و چاو خۆش پرسیاری زۆر باش و ینی ئاڕاستەکراوت کرد با لە کاکسەرۆرە دەست پێ بکەین دەستەکانە خۆش ئەو دوو پرسیاری وەزم لە جەنابەت بەڵێ فەرموو بەنسبەتەوەی فەرمووی کە ئایا مەوادمان هەیە لە هەمان کاتە عەزلی سووتان بێ بەڵێ ئەو مەوادانەی کە هەیە مەوادمان هەیە کە لە هەمان کاتە عەزلی گەرما و سەرما بۆکە و عەزلی سووتانیشە بەرگەی 1500 پلەی سیلیزیەگرێ کە ناوستێ ئەمە توانی بەکاری بێنی لە ناو لە دەرەوەی ماڵ و ماوادێکی وەکو مۆمنتەم کە بەرگەی 1500 پلەی سیلیزیەگرێ عەزلی گەرما و سەرما بۆکە عەزلی دەنگە بۆکە عەزلی حەراری بۆکە یعنی یەک مەوادە سێ چوار ئیشە بووەکە 5 ئیشە بۆکە بەڵێ عەزلی ڕتوبەت عەزلی گەرما و سەرما عەزلی دەنگ عەزلی ئاگر بسمەخوالەوە چێمە تۆزە گرانتر بێلەوەی تر احتیمالە نەوەڵە لە نەتیجە هاوڕێ ژیرفانە کاکدانە بەنسبەت پرسیاری دومیشەوە فەرمی هەوڵ هەیە بۆ دروستکردنی مەعامل یاخود مەوادی ناوخۆی لەم بواری عەزلەیە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی بەکارهێنانی مەوادی عەزل لە کوردستان بە عام ئەگەڕێتەوە کاکدانە بۆ 10 ساڵی ڕابردوو باشە لە 10 ساڵی ڕابردووشتا هەمومان لە ناو وەزعەکەین لە هەرێمی کوردستانە ژینگەیەک و کاتێکی ناهەموار بوو بەڕاستی ئەم 10 ساڵی ڕابردوو لە هەموو بوارەکانە بازرگانی تیجاری ئابووری چیچی بۆیە ئەمە و لەگەڵەوەش ئەم 10 ساڵی ڕابردوو ئەم ماوادانە بێمە گەشتووە بۆیە بەڵێ هەیە هەوڵ هەیە بۆ دروستکردنی مەعامل و مەعامل هەیە کە ماوادانە دروست کات بەڵام لە ئاستی ستاندارد و نێودوڵەتیانی بەڕاستی لەم دەقەیە مای دڵخۆشکردنی کات ماوە و پێی ئەچێ ینی بۆ نەگە ئەوی باسی ئایزۆت کرێگە ببرێتە ئەوێت دەرناچێت ینی لە بێگومان چووکە بەو کوالیتی کۆنتترۆلای دەرناچێت ئەمە لێرە ئەو ستانداردانەمان نییە کێشەی هەبوونی تاقیگەی بیناسازیمانە کێشەیە بوونی تێستی ماوادی ئینشاییمانەیە ئەو مەشاکیلانەمان هەیە دەستخۆش کاک بەرزان بۆ مەسلەی شۆفاژەکە
وەبزان منیش پرسیم وتم غازەکە خۆشە ئاماژت بۆ کە غازەکان بەڵام بەڕاستی قسێکی ینی جوانیشی کرد خەڵک وا تێگەیشتوویە وا تێگەێنرا کە غازیەتە ناو ماڵەکەشەوە ینی ژوور بە ژوور غازەکە دێ بەهۆی نەشارەزاییەوە بەهۆی نەگەڕانەوەیە کاتێم پرسیاراناکە زۆریان لە نەشارەزاییەوە کە هیچ گەڕانیشیان نەکردووە کە ئایا بزان ئەم سیستەمە چۆنە ڕاستەوخۆ پرسیاراناکەن لە ڕوویەوە هیچ زانیاریان هەبێ کە باسی شۆفاژەکە بەس بە ئاوی گەرم ئیشەکە یعنی ئەم شۆفاژە چ ڕاخستن بێ چ ڕادێتەر بێ نەکارەبای پێویستە نەغازی پێویستە نەگازی پێویستە هیچ شتێک تەنها ئاوێکی گەرمی بۆ دابی نەکەیت دەورانەکەەوە ناو ماڵەکەیە ئەم گەرمێ لە ئاوەکەەوە ئەدرێ بە هەوای ناو ماڵەکە یان لە عەرزی ماڵەکە و بۆ گەرمەکە و دووبارە ئەدرێ بە هەوای ناو ماڵیان ئەدرێ بە ڕادەتەرەکان و ڕادەتەرەکانیش گەرمێکی تەبیعی ئەبەخشێ بە ماڵەکە دووبارە و ئاوا گەڕێتەوە گەرمێکاتەوە ئەی نێرێتەوە ئەم ئاوە دەورانەکە لە ناو ماڵەکە ینی ئاوەکە لە ناو ماڵ و ژوورەکە ئاوەکە دەورانەکە زۆر ماڵ هەیە ئەڵێ غاز و شتەکان هەمووی بۆ بەرە سەربان تەنانەت پەکێج و ئەو سەرچاوی کە ئاوەکەی پێگەرمەکەڵ هەمووی بۆ بەرە سەربان هەر هەمووی لە سەربانەوەی شتەکە ئاوە گەرمەکە نێرێتە ناو ماڵەکە دەورانەکە دووبارەکەڕێتەوە بە سەربانی ماڵەکە و گەرمێکاتەوە ئێتر ئەمە بە کارەبا بێ بە گاز بێ بە غاز بێ تۆ پێویستەکە سەرچایە دابینکەی بۆ گەرمکردنی ئاوەکە بەداخەوە کارەباکە وەکو پێم وتی 24 ساعتی نییە لە کوردستانە ناتوانین پشتی ببەسی ئەگەر بشتەوێ چەند ئەمپێریەوە ئەگەر بتوێ شۆفاژی ماڵەکە و بە کارەبا گەرمکەی بەڕاستیەکەی لانی کەم پێویستە بە مۆلیدەیەکی بیسکەیڤە عفو بەس بۆ ئینەکە بۆ عملی ئەگە بە غازیشی پێ بکەی ئەگە بە غازیشی پێ بکەی تقریبا 100 واتە پێویستە ینی نیو ئەمپێر کەمتر تۆ بۆ ماڵانی کە کارەباشیان ئەبڕێ یەک پاتریدانی 24 ساعت سیستەمەکە ئیشەکە هیچ کێشەی نییە لێو نابڕێ گازوەیلەکە تۆزێ زیاتر کارەبای ئەوێ تۆزێ کولفەی ئیشکردنەکەشی زیاترە تۆزێ پیس و پۆخەڵتریش ینی هەم ژینگە پیسەکە هەم ئەو ناوە تۆزێ ئەگە گازێ شتێ بڕژێ بە عەرزەکە یان ناشرینە سەوتێکی زیاتری هەیە ئاین پێویستەکە ژوورێکی تایبەتی بۆ دروستکەی بۆ گازوەیلەکە باوی نەمەوە ئێستا زۆر بەکارنە لە ئێستا زۆرترینی غازەکەیە کەواتە غاز نایەتە ناو ماڵەوە نەخێبەیشەوە وڵا بە هەر لەگەڵ یەک پرسیارەکەم کاک هیوا پێشەوە بە شتێکی پێی ئەوترێ زەیتی بەڵێ ڕادەتەر ئەویش تقریبن ئەویش وەکو شۆفاشی هین وایە بە کارەبا ئیشەکە بەڵێ وەک ڕادێتەر وایە ڕادێتەر ئاوی گەرمیتیایە باشە لە ڕێی ئاوە گەرمەکەەوە گەرمیە ماڵەکە ئەمان ئەم زەیتی تایە و لەگەڵ یەک شوڵ هیتەرە لە ژێرەوە شوڵە هیتەری تایە زەیتەکە گەرمە بێ ڕواتە سەرەوە پڕەکان گەرمەکە هەمووی گەرمەکە ماڵک ئەسڵا بە شوڵە هیتەرە کارەباکە گەرمیەکە زۆر باش کاگوێ ئەو پرسیاری فەرشەکە زۆر سپاس بۆ پرسیارەکەی بەڵێ بزەبت قسەکەی زۆر ڕاستە هەم لە فەرشی ئێرانیە فەرشی چاکەی و هەم خراپیشەیە و فۆمەکەش برا بازرگانەکانمان لێمان عاجز نەبن کارێکی زۆر باشە بۆ ژێفەر بەڵام لە هەمان کاتە کارێکی زۆر مەترسیدارە نەرمیەکی ژەبەخشێ باوە باشە بەخشێ ئەڕۆی یا نوێژێگەکەی هاسوزێگەبین نەرمیەکە بەخشێەوە فەرشێکی حوسەشانی دەرەجەیەکی باش بکرێت هیچ پێویستێکی بەوە نییە لە ماوەی پێشوە دیارە کە کارگەیەکی زۆر گەورە گڕێکی گەورەی گرت و 6 کۆگای بەیەکەوە سووتان بەڕاستی ئەو فۆمە بوو ینی شتێکی زۆر خەتەرە ینی ئەوەیە گەێنەرێکی زۆر زووە وازم پرسیاری ئەوشیکە هەڵە نەبم بەڕاست فەرش هەیە نەسووتێ ینی دژی سووتان بێشتیوە هەیە یا لە بەرەوەی ئەویش خوری و چوزانی هەیە زۆر بە درەنگە سووتێ هەشێتی مادەی لایلۆنە زیاترەوان لە تورکەکانە بەکارێن موادێکی خراپی زۆر خراپ کە لە تورکیا بەکارێت کوالێت ئەوان زووتر گڕەگرن زوو گڕەگرە لایلۆنە پۆلستەرە زۆر یعنی کە بە ناوبانگ بێ و فەرشێک بێ باش بێ ئێرانیە هەوش نوعیتی باشی هەوش خراپی هەیە بەڵام بۆیت بە دەرەجەیەک ئێرانەکان لە هەموو شتێ باشترن بەڵام تورکەکان مادەیەکی لایلۆنی زۆری تا بەکارێن مادەی نەوتی تایە پۆلستەری تایە ئەوانیش خراپ فەرشی کوردیمان هەیە وازم پرسیارەوەی کرد هەمانە ئێستا ئیکۆ نەگەرما بێک ناوەکو تازە دروستکردن نییە بەڵام کاتی خۆی کراوە لە مووی بزن و مەڕ و ئەو شتانە دروست کراوە پیانەوتن بەڕە و جاجمەوە شتا خۆشت نییە هەر کوردستان هەرێمی کوردستان باشوور بێ یعنی ئەوی لە ئێرانەوە ئێران هەیە بەڵێ ئێمە لە ڕۆژهەڵات دەست و پەنجەی کوردەواریمان هەیە فەرش بزەبێت ئێستا شێ و دروستەکرێ لە شارەکانی وەکو سنە بۆکان بانە مەهاباد ئەمانە هەر بەناوبانگ بوون بیجار لەورەکان شتی زۆر باشە یعنی ئێستا ژێت ئێمە هەمانە لەو نەوعانە ئەنواع قیاسیمانەیە بە کوالێتن بەڵام تۆزە نرخەکانیان بەرزن لە تۆزێکیان زۆر
باشن وەسەتن دەیواشە. هەم بۆ هەردوو لاوێ هەم بۆ فەقیر هەم بۆ دەوڵەمەند دروستکردن لێرە نییە مەسنعێکمانەیە لە کۆیە زۆر بەکەمی شەکە لە هەولێریش هەمانە بەڵام کەمترە خەڵک زۆر ئیحتیمامی پێ نایە دەستخۆش شکا یێران کەمترەکەوێت و سعرەکەی باشترە دەستخۆش بێ چی کە پرسیاری ئەو خوشکانە فەرموو دەستخۆشی بەنامەکەت لە یەکەم کاکدانە مایکە نزیکەرەوە عەزەت نەبێ هەموو میانەکان دەکەم بە گشتی دەستخۆشی لە بیانی پشتی کامێرا ئەەکەم دەستخۆش بۆ تۆشکە یەک پرسیارم بۆ کاک بەرزان هەیە بەڵێ لە ڕووی تەندروستیەوە ئێمە نەخۆشمان هەیە پیرمان هەیە مناڵی ساومان هەیە سوتەمەنیەکان کامیان بێزیانترە بۆ تەندروستی بۆ تەندروستی باش هەرو پرسیارە دەبوو پرسیاری کە هەیە خوشکانە کەستان ئەو خوشکی پاڵیشە ئەمی پاڵت عەزەت نەبێ کاک بەرزانەوە لای خۆ یاداشکە بەناوی خوا من چنار ئەندازیار کارەبە بە خراتنتانەکەم هەمووی باسی گەرما و سەرمامان کرد باشە بەڵام من یەک شت مێشکی داگیر کردم لەو کاتەوە شەبەکاتی مۆبایل و ئینتەرنێت و ئەمانە تا چەند تەئسیر ئەکاتە سەری سەرچی ئەم عەزل و شتە تا چەند تەئسیر ئەکاتە سەر شەبەکاتی مۆبایل و ئینتەرنێت یعنی بۆ نەگەر ماڵەکەمان عەزل کرد لە ناو ماڵەکەیە بەبست لەوەی کەمتر شەبەکە بێتە ژوورەوە ئەو باسی گەرمی و سادێکە چۆن ئەچێتە دەرەوە چۆنێتە ژوورەوە ئایا بۆ مەبەستەکانی تریش هەر بۆ شێوەیە پرسیارێکی وردە دەستخۆش بێ بۆ برای پشتەوە عەزەت نەبێ کاکسەر ڕۆژ لای خۆ یاداشکە فەرموو برایجان سڵاوتان لێبێ دەستخۆش بۆم تەوەرەیە ڕاستی زۆر گرنگە بۆ شێرکردنەوەی تاکی کورد بەداخەوە لەم چەند ساڵی باڵێن ساڵی پار و پێراریش چەند ڕووداوێکی نەخوازرا ڕوویە کە وای کرد تاک بیرکردنەوەی بگۆڕێ بەرامبەر سیستەمی گەرمی بالئەخەس سیستەمی شۆفاش هەندێک زانیاری ڕاستکرایەوە دەستان خۆش بێت کە ئەوەی کە غاز ناچێتە ناو ژوورەکان ئەمە زۆر گرنگە چونکە هەنێک کەس هەیە ئێستش وا تێئەگا غازە چێتە ناو ڕادێتەرەکە یان ئەو هەڵی ئەمژێ بەداخەوە ئەمە پێویستی بە ڕاستکردنەوە هەبوو دەستان خۆش بێ بەڵام پرسیارێک بۆ کاک بەرزان هەموو سیستەمێک لە چەند ستەیجێک پێک دێت سیستەمی گەرمیش لە چەند ستەیجێک پێک دێ کە ئەتوانین پۆلێنیکەین بە سێ ستەیجی سەرەکی یەکەم ئەوەی کە ئایا تۆ بەچی گەرمیەکەیت وەکو سوتەمەنیەکە ئایا بە چ ئامێرێک گەرمیەکەیت چونکە ئەوەی کە ڕوونکردنی باس کرد بۆ نمونەک تۆ ئەگە باسی سیستەمی شۆفاش بکەین ئەڵەی بە ئاوی گەرم بەڵام ئایا بە چ ئامێرێک چونکە تۆ ئێستا بتڵێ غاز دابنێ هیچ ئیسفادەیەکی نییە ئەبێ ئامێرێک بێنی ئەم غازە چکە ئەوەی لە ڕووی فیزیایەوە هەیە وزەیەک لە جۆرێکەوەی گۆڕی بۆ جۆرێکی تری ئەم غازە بە جیهازێک ئەبێ گەرم کرێ ئاوەکەت بۆ گەرمکابی بە بۆ ڕادێتەرەکە ئایا ئەم ئامێرانە تا چەند گرنگی پێدراوە چونکە هەموو ئامێرێک کە ئیش ئەکا دەرچوونێکی هەیە بە تایبەتیەوەی کە سیستەمی شۆفاژ بێ پێوترێ کۆمبی بۆیلەر ئەم کۆمبی بۆیلەرانش لە دوو جۆر پێکدەن کۆندنس و بێکۆندنس هەر یەکێکیان غازێکی لێ دەرئەچێ ئایا تا چەند گرنگە هۆشیاری بدرێ بە تاک ئەم جیهازە لە کوێدا بنرێت چونکە ئەو غازێک کە دەرئەچێ کاریگەری لەسەر سیحەتی مرۆڤەکان ئەبێت چونکە هەنێک جیازێ غازی زیان بەخش دەرئەکات چونکە پێویستەکە و جیهازانە هەم لە دەرەوەی ماڵدانرێ چونکە پێویستی بە نەفەس هەیە بۆی پسووتێ و هەمیش ئەو غازی دەرچێ ئەو پرسیارەم بۆ کاک بەرزان بوو کە چ جۆرێکی ئامێرەکان غازی کەمترە زیان بەخشە بۆ مرۆڤەکان و بۆ کاک سەروەریش ئێمە لە ڕووی ئەندازیاریەوە ساڵانە چەند ئەندازیارێک لە کۆلێژە ئەندازیارەکان بە خۆشببختیەوە توانای زانستیان زۆر بەرزە تەخەڕۆج ئەکرێ بەڵام لە ڕووی بازرگانیەوە وەکو فەرمووی ماوەدی عازلەکان تازەن بە وڵاتی ئێمە هەمووی ماوەی 10 ساڵەیەت ئایا ئەم ماوەدانە کە هێتە هەرێمی کوردستانەوە چۆن ئەم تێزی دکتۆرە و ماستەرەکانیا خود ئەندازیارەکانمان لە ڕووی تاقیگەیەوە پێشکەوتوین کە بیسەلمێنین ئەم ماوەدانە بالفعل ئەوەی کە لە داتاشیتی معمەلەکە هەیە ڕاستە و ڕاست ئەوەیە ئایا بەکارهێنانی ماوەدە ئازلەکانیش چونکە بمانەوە نەمانەوێ هەموو ئەو کەرەستانەی کە بەکارێت بۆ خزمەتی مرۆڤایەتی و ڕاستەوخۆ بەرکەوتنمانە بێ هەر یەک بۆ نمونە تەشخیصیکەین پۆلیفۆم هەیە ئەم هەر یەک لەم ئازلانە لە ماوەدی نەوتی دروست ئەکرێن ڕاستەوخۆ بەرکەوتنمان ئەبێ لەگەڵیانە ئایا ئەو کەسێک کە ئینستۆڵیشنی بۆ ئەکات زەرری پێ ئەگەیەندرێت چونکە لە ڕووی لەیبەرەوەی کە پێوترێ
کارکەر یان کرێکار ئایا زەرەری بۆ سیحەتی ئەوە بێت یاخود وەکو بەکارهێنەری ڕاستەوخۆ کە ئەو خانەوادی لەو خانۆیە کە عەزلی کردووە نیشتەجێ ئەبێتە بە مروری زەمان ئەو مەوادە هیچ لێکەوتەیەکی خراپیە بێ بۆی موادێکی مسەرتانە بەڵێ چونکە هەر یەک ئێستا بۆ منە دەرمان بۆ چارەسەری زام و برینەکانمان بەکارێنین بەڵام هەر یەک لەو دەرمانانە لە ڕووی تووبیەوە سایت ئیفێکتێ بێ لایەنێکی تری خراپیە بێ ئایا بۆ ئێمە گونجاوە هەر یەک لەو مەوادانە لە ڕووی تاقیکردنەوەی بۆ بکەینەوە چونکە ئەکرێ بۆ ئەو وڵاتە گونجاو بێ ئایا بۆ وڵاتی ئێمە گونجاوە دەستخۆش بێ دەستەکە پرسیاری نییە وەڵا فەرموو هەنێ پرسیاری کرد منیش پرسیارێکم بۆ دروست بوو هەر بۆ کاک سەروەر باشە لە ڕووی عەزلەوە ئێمە ئەڵێ نەبێ دەرگا و پەنجەرە و هەموو شتێک کەپز بێت بۆ عەزلێ تر بۆی گەرمی نەچێتە دەرەوە ئێمە یەکێک لە کێشەکان بوونی کەڕووە لە ماڵەکاندا لەوانەیە زۆر کەس ماعاناتی ئەوەی هەبێت خوشکان لەوەچێ باشتر بزانن کە لە زۆرێک لە ژوورەکان بەتایبەت ئەم ژوورانەی کە کەمتر بەکاردێنرێن ئەبینی لە هایەکی دیوارەکە بووە بەکەڕوو هەم نەخۆشی پێ ئەو قەپاتی و ئاڵوگۆڕی هەوایەکە هەم ئەبێتە سەرچاوەیەکی نەخۆشی زۆر خراپ هەمیش بەجددی نازانین چۆن مامەڵی لەگەڵا بکەین تۆکو شارەزایەک ئەگەر بێت و ئێمە عەزل بەکار بێنین ڕێگە چارەسەر چییە و چی کراوە بۆ ئەمە کۆنتڕۆڵی ئەم کەسێکە پرسیاری نییە دەستان خۆشوەڵایی پرسیاری زۆر جوان ئەوانەی کە من ینی بەلایەن نەچوو بووم دەستیان خۆش بێ سوپاسیان ناکەم شتی زۆر باشیان وروژان و قسەی زۆر جوانیان کرد کاک بەرزان فەرمووتۆ وەڵام بە سەوای بە پرسیارەکە و دانە بە ڕێزە بەتایبەت ئەو کەسانی کە نەخۆشی کۆندامی هەناسەیان هەیە ڕەبۆیان هەیە بەڵێ ئەوە پێویستە کەمترین ئاڵوگۆڕی هەوا لە ماڵەکەیان بکرێت ینی تەنانەت پەیوەندی بە دووکەڵیان هەڵمی ئاوبانەشەوە نی ینی بە سپلێتیش ناڕەحەتە بن زۆر جار بۆ لەبەری ئەو سپلێتەکە هەوایە دەرەکە ئەم هەوایە گەردی ناو ماڵەکە گەردی ورد تۆز بێ شتی تر بێ دووبارە ئەیگوازیێتەوە و ئاڵوگۆ ڕەبێت ناو ماڵەکە دەورانەکە بۆ ئەم نەخۆشانە هەر خراپە باشترین سەرچاوی گەرمکەرەوە بۆ ئەم ئەمەری گەرمکەڵێ بۆم جۆرە کەسانە شۆفاژە چجا ڕادێتەر بێت جا عەرزی بێت لەبەروی ڕادێتەرەکە هیچ فانێکی تیانە تا هەواکە بە سەریعی ئاڵوگۆڕکە و ببێتە هۆی دروستبوونی گەردی ورد بێتە ناو هەواکە و بڕوە بە شێوەیەکی زۆر فیزیایی هێواش ئەو هەوایە گەرمە بێ ئەچێتە سەرەوە دووبارە ساردەکە لەو دیۆیەتە خوارە و ئەچێتەوە ژێرەوە چێتەوە شوێنی و گەرمێکاتەوە و ئەیگوازێتەوە باشترینی شۆفاژە بۆ مەسلەی پرسیایی دوم و کاکە بەڕێزە مەسلەی شۆفاژ لە ئێستا باسی ئەو جیازانەی کرد کە هەم ئیشی پێکرێم ئاوەکانێ زۆر پێش کەوتووە بە تایبەت ئەو جیهازێک کە بۆ کۆمبی بۆیلەر کە بە غاز گەرمە بێ کە بە غازی شەکە لەگە غازە ئیشەکە کۆمبی بۆیلەری پێڵێنان پاکێجی پێڵێن ئەوەی بە گازۆیل ئیشەکە پێوترێ ماتۆرخانە ماتۆرخانەیەکە و تۆزێک گەورە و قەبە و ئەوەیە کە وتمان مۆدی نەماوە و جیهازی سێمیان کە بە کارەبا ئیشەکە بەڕاستی هیتەر هەیە بەڵام کارەبێکی یەکجار زۆریە بێ بەدیری هیتەرەکە هیت پمپە کارەبایەکی کەمتری ئەوێ بەڵام ئەویش هەر زۆر یانیش دامینکردنی قورسە تۆ 50-60 ئەمپێر کارەبا دامینگی 24 ساعت ئەویش قورسە بۆ مەسلەی کۆمبی بۆیلەرەکە کە بە غازە ئاسانترینیانە و هەرزانترینیانە ئێستا زۆر پێش کەوتووە کۆندنسەیە و نەن کۆندنسەیە یانی کۆندنس نەبێ ئێستا بەڕاستی خواسێکی زۆر لەسەر کۆندنسە لەکوێدا بنرێ باشە بەڵێ ئەبێ لە کراوەیەکدا بنرێ کراوەی عادەتەن بۆ ڕووناکی ناوماڵ کە ئاو بڕژێ هیچ کێشەی نەبێ داخراو بێ ڕەتی بە ژوورەکانەوە نییە و هەموو کۆمبی بۆیلەرێک هەموو پەکێجێک ئەبێ دووکەڵکێشەکەی بڕاتە دەرەوە باشە دووکەڵکێشی بڕاتە دەرەوە و زۆر کۆمبی بۆیلەری هەیە تازەکان دووکەڵکێشی هەیە بۆ هەواهێن هەواگەش لە دەرەوە وەرەگرێن هەم هەواگە لە دەرەوە وەرەگرێن پاشماوەگەشی فراتە دەرەوە و ناکرێت لە ژوورەوە بێیان لە ناو ماڵا بێ ئەبێ لە شوێنێکی کراوەیەکا بێ یان شوێنێکی داخراو بێ ژووری میکانیکی بێ وەڵحاسر ڕەتی نەبێ بە ماڵەکە و خۆشبەختانە ئێستا براندی زۆر پێشکەوتوو هەیە ئێستا بۆ نمونە براندی یابانی هەیە براندی ئیتاڵی هەیە ئێمە خۆمان وەکیلی دوو براندی ئیتاڵی و یابانین یابانیەکان هەموو ساڵێ مهندسیانی لە یابانەوە یەت بۆ کوردستان فەحسەکە باشە ئەم شوێنە مەزبوط هەڵماواسیوە ئەو سۆندەکانی غازەکەی دووکەڵکێشەکەی هەمووی بەستانداردانراوە یان نا یەک پرسیار با من ئیزافە بکەم باز لەوە کراوە ئەندازیارانەی کە شارەزابوون باسیان لەوە کرد ئەو خەزانی غازە
ئەبێ لە شوێنێکە بە کراوە بێ و لە سەرەوە بێ ناکرێت لە ژێر زەمین لە گەراجی ماڵ بێ ئەو پاکێجە ئەکرێ ئەو لە شوێنێکی بڵین ژێر زەمین بیا شوێنێکی بیان نەخێر ئەویژە بێ لە شوێنێکی کراوە و یای با بڵین لە سەرەوەی بیناکە بێ خۆی ژێر زەمین باش نییە ببرێتە ژێر زەمینەوە باشە ئیتر لە مستەوای ناو ماڵەکەی ئەبێ یان بەرزتر بێ زۆرینە بەڵام پێویست ناکە بێتە ژێر زەمینەوە لە کاتێک هاتووە گەرمێکە بۆ قاتی سەروترەوێ دەست خۆش بێخۆ کاک سەرۆر پرسیارەکان وەڵامیان بەرەوەکانەوە شکە بەڕێزە پرسیاری کرد تا چەند عەزلی ئەگەر بیناخۆ پرسیارێکی وردبوونیە بەڵێ بینا و شوێنەکان بمەوەدا عەزلانە تۆ دەنگ عەزلەکەی گەرما عەزلەکەی کۆمەڵە بابەتی کە عەزلەکەی ئەو شەبەکاتی مۆبایل و ئەوانش عەزلە بێ بەڵێ ناڵم تەسیرینە تەسیرینە بەڵام بە شێوە ناکە کە عەزلی ئەو لەرە لەرانە بۆ بکە بەو شێوە کاریگەری هەبێ لەسەری هیچ لە پەنجەرەکانەوە دێ بە شێوە ناکە نەخێر کە ئەو شەبەکاتانە کەم کاتەوە یاخود زایفی بکات ڕێگری لەوە ناکات بەنسبەتە پرسیارەوە بکاک ئەو بەڕێزە پرسیاری کرد کایە ئەم مەوادانەی کە بەکاردێن مەوادە عازلانە چ لە کاتی بەکارێنان چ لە دوای بەکارێنان زیانی هەیە بۆ سیحەت طبعاً ئەم مەوادانە کە هەمووی دروست دەکرێت ئەو شەریکەیە کە دروستەکات هەمووی ئیرشادی لەگەڵانێرە باش چۆنێتی بەکارهێنانی چۆن بەکاری بێنی زیانی نییە و لە دوای بەکارهێنانیشی ئەم مەوادە عازلانە ئەگەر زەرری هەبێ بۆ سیحەت ئەسڵەن ئەو شەریکەیە ئینتاجی ناخەن ڕێگری لەکەن یاخۆ دەرناچێت یەک پرسیارێت خۆ ئەلرا ئەمە ڕاستە بە وڵاتێک کە کوالیتی کۆنتترۆلێکی باشی هەبێ وە ڕێگری لێ بکان نەیەڵێ بێتە ژوور بەڵام خۆ زانین لە هەرێمی کوردستان بۆ بە بازارڕێک هەرچیشتتی ئەکرێ بەبێ ئەوەی کە بە شێوازێکی ورد ینی چۆن نەڵی وەکوتی ئایا زانکۆکانی ئێمە ناوەندە ئەکادیمەکانی ئێمە بە فعلی توێژینەوەیان کردو بزان ئەمە لەگەڵ ئەوەی کە مەسنعەکە دروستی و یەکشتە وەکو باسمان کرد ئێمە لە کوردستانە کێشەی هەبوونی کوالەتی کۆنتترۆل و نەبوونی تاقیگەی پێویستی ماوەدی ئینشایمانە بەڕاستی ئێمە چەند جارێک چەندین مووقیفە بۆ پێویست بووە کە داوایان لێ کردوین فاسییان بۆ بکەینیان ماوادی ترمان هێناوە تێستی بکەین نەبووە یان نردومانەتە دەرەوەی وڵات یان تێستەکە نەکراوە بڵێ ئەو شتانە لە ئاستی پێویستانی و بەنسبەت زیانەکەشەوە ئەو مادەی کە بەکاردێت بۆ نەماوادمان هەیە پۆلیۆریثان فۆم ئەمە کە بەکاردێت لەگەڵ بەکارهێنانەکە ئەبێ ئەو شوێنە چۆڵ بێت لە کاتی بەکاران ینی چۆڵ بە کەسی تری لێ نەبێت ئەو وەستایشکەیش پێکە جلوبەری تایبەتی لەبەرەکە ماسکە بەستێت ئاینەگە بەستێ و کڵاویشی پێ ئەی دوایی ئەمە جۆرێک لە دوایە هیچ نابێ بەڵێ لە کاتی بەکارێنانە باش ئەمە جۆرێک ماوە جۆریشی جوانە جۆری ماوەی ترمانەیە پێویستە تەنها دەستکێشی لە دەسابێت و ئاینەکێکی لە چاوە بێت بەم شێوەیە زیانی نییە و ئەو ماوەدە عەزلانی کە ئێستا بەکاردێت کە ماڵین هاوڕێژینگەیە واتە چیواتە گازی زیان بەخش دەرناکات بۆ نمونە CO2 هەنێ ماوەدمانەیە لە ناوە لە جیاتی گەج بەکاری بەسێکی کە سەرەت جیبنی ڕاکەشاوتی بەشێ لەم مەوادە عەزلانە منتوجی نەوتن یان لە نەوت دروستەکەن جاخۆ فۆمەکەش کە باسمان کرد لە نەوتە ئەگەر وای بێ ئەمان گڕەگرن وایە نا ئەوە نەسووزە تەوان ئەمە ڕاستە منتوجی نەوتە بەڵام ئەمە لە تاقیکەیە و لە لابا و دروستەکرێ و کۆمەڵێک گۆڕانکاری بەسەرکرێ بەڵێ پێکاتێکی میاکەیە گۆڕێت دوای ئەخرێتە بازارەوە بەڵێ هەیە ماوات هەیە زیانی هەیە بۆ سیحەت CO2 دەرەکە بەڵام ئەم ماوەدە عەزلانی کە باسمان کرد زیانی نییە و ماوەدمان هەیە توانین لە ناوە بەکاری بێنین ڕاستەخۆ لە جێی گەچ بەدیلی گەچە زەرری نییە بۆ سیحەت زەرری نییە بۆ بەرکەوتن بەم شێوەیە پرسیارێکتری هەبوو پرسیارێک کرا زۆر لای من دقیق بوو بەڕاستی ینی وەکو هەموو پرسیارەکانی تر ئێمە باز لەواکەین خاصن لە زستانە من یەکێکم لەوانی لە ماڵەوە هەمیشە هاوارەکەم دەرگاکە داخن بۆی کە ئەو ماڵێک گەرم کراوە ینی بە فیڕۆ نەچێ و سار نەبێتەوە لە هاوینانیش هەمیشەڵم دەرگاکە دامەخەن با لەسەر پشت بێ بۆی ئاڵوگۆڕی هەوا بێ بەڵام ئێمە کە ئێستا تۆ جەنابەت باسەکە وتی جامی یا با بڵێن پەنجەرەی نەک دەبڵ جام ئێستا سیانی هەیە جا ئێمە ئەوە بەکاربێنین و دەرگا و پەنجەرەکان و ئەم عەزلوانە ئەی ئێمە ئەم کەڕ و ڕوتوبەتەی کە لە ماڵەکەیە چۆن بڕوا بۆی ئەمیش نەبێتە سەرچاوێک دووبارە ئێمە شتێکی پێ تەرتیبەکەین بەزەم لەوە لە ڕووی تەندروستی تووشی نەخۆشیمان جاوامان با بۆ سەر مۆزۆیەک تر ئەویش مەسەلەی هەواگۆڕچی و ڤێنتیلەیشنە باش هەر بامل باسەکەمان باسی بینە هەر بیناک دروست دەکرێت ئێستا بە چەند شێوەیەک ئەتوانی سیستەمی ڤێنتیلەیشن و هەواگۆڕچی بۆ دانی بە تایبەت لەم بینە بچووکانەیە کە مەساحەیەکی کەمی هەیە تۆ چەند کراوەیەکت هەیە ئەتوانی بە نیزامی دەکرێت یاخود یەک دوو تەهویە و بەسە بۆ مەسەلەیە بەڵام مەسەلەی کەڕوەکە هۆکاری سەرەکی ئەوە نییە ئێمە تەهویەمان نەبێت چەندین هۆکاری تریە کەڕوەکە ئەویش
هەبوونی نقطەی ئاوە ڕتوبەتە ئەم شتانە زیاتر هاندەرە بۆی کە ڕوش عادەتەن لە نەتیجەی تەفاعلی ئاو گەچەوە دروستە بێت کە ماڵین کە ڕوو ینی دیوارەکانمان گەچە لەوە دروستە بێت زۆرترین هۆکار هەبوونی ئاوە ڕتوبەتە لەو جیەتانی کە هەمانە با بڵین کە دیوارە خارجەکانمانە ئایا لەلایەن جوینتی دراوسەیەکەوەیە لە سەربانەوەیە واجیەکەمان بە شێوەیەکی مەزبوط ئەزلی ئاو ڕتوبەتی بۆ نەکراوە باشە ئەم نقاتانە هەبێت بەڵێ کە ڕوو دروست کاک سەر نازام خان و بەڕزانە پشتیم کە من بینیومە بیستومە نەک لەسەر دیوارەکە تەنانەت لە هەندێک ماڵ بە تایبەت ئەوانەی کە کاشیان کردووە کەنتۆری ئەوی کە جلوبەر گونوێنەکەی تیادانراوە کەنتۆرەکە کە کراوەتە پشتی جلوبەر گونوێنەکە کە ڕووی کردووە یعنی ئەی ئەمە بۆ چێگەڕێتەوە ئەو ماوادەی کە بەکارێنێ بۆ نمێ ماڵی کاشی عادەتەن کاشی لە ژوورێکی نووسان بەکار نایە ڕاستە بۆ نونە بۆ چێشتخانەیەکە بۆ مەطبەخێکە لەو شوێنانە بەکاردێ هۆکاری دروستبوونی ئەو کەڕۆلەیە ئەکیت هەبوونی ڕتوبەتێک ڕتوبەتە ئەو ڕتوبەتە ژیانەوە تا لە هەبوونی نقطەیەکی ئاوە لە دەرەوە داغڵی ناوبیناکە یام ناو ماڵەکە زۆر گەرمە و دەرەوە زۆر ساردە فەرقی زۆری دلتا تێمپریچەر باڵێن گۆڕە گەرمی و ساردی دەرەوە ناوی بیناکەیە ڕاست هەنوو ژورە ژوورێکی داخراوە بەڵە لەو کاتای پێویستمان بە نقطەی تەهوێ و ڤێنتیلێشنە بێت بۆ ئەو کێشەیە سیستەمی شۆفاش باشترین چارەسەرە لەبەرەوەی نایهێڵە لە 100 دڵنیابە لەوەکە ئەو کێشەیە ناهێڵە کێشەی کەڕ و بەڵێ کێشەیە بەڵێ زۆر سیستەمی شۆفاش هیچ ڕتوبەیە ناو ماڵەکە دروست نابێت کاتی ئیشکردنی سیستەمەکە باش من تەمن قسە و پرسیار و شت مابوو بیکەم بەڵام کاتی بەرنامەکە زیاتر لەوە ڕێم پێنایە من هەوڵەیەم لە کاگیواوە کۆتا قسە شتێک ویست بێتان بێڵند بەهۆی پرسیارێکی منەوە بەهۆی بڕینێکەوە نەتانوت بێ یان قسەیەکی زەڕور هەریەک لە بوارەکەی خۆیان من دواوتە بۆ ئێوە بەجێڵم فەرمو کاگیوا لە جەنابتەوە دەستخۆشیمانەیە بۆ بەرنامەکە و هیچ شتێکمان نەماوەی پرسیار بێ کردوتەوە زۆر سپاسی میوانەکانەکەم و ئەمانی هاوڕێیانم کە لەگەڵمان دووبارە بە خێر بیت زۆر سپاس بۆ خێربێخوا کاک بەرزان وەڵام من هەر هیوای سەلامەتی بۆ هاوڵاتیان نەخوازم هیوادارم بە دوای ئەو شتەیە بگەڕێن کە ئەیانێ بیکڕن سێرچی بۆ بکەن لە دەرەوەی وڵات لە ئەتەرنێتە شت زۆر ئاسانە بەڕاستی بزانن شتێکی کوالەتی بکڕن شتێک بکڕن کە ئیسفادەی لێ بکەن و هەروەها شێوازی بەکارهێنانیش زۆر زەرورە هەوڵ بن شێوازی تەندروستی خۆی بەکاری بێنن بە شێوازی غەڵت بەکاری نەیەنن بەڕاستی یاخۆ بە خێربی بۆ بەرنامەی هەیوان کاک سەرۆژیان دەکانتان خۆش بێ و زۆر سپاس بۆم دەرفەتە و ماندوو نەبن وەڵامی ئەمە ئیزافێکم بۆ قسەکانم باش ئەوەیە کە بەڕاستی سیستەمی عەزل سیستەمێکی زۆر زۆر زەرورە بەڵام باسکردنی ئەم زەرورەتە لەلایەن ئێمەوە بۆ نەوەکو جیەتی با بڵێن بازرگان یان تیجارەت باسکردنی ئەم زەرورەتە وەکو جەنابەت فەرمووت هەنە جار موقنیە بۆ خاوەن بینا خاوەن باڵەخانە جا بۆیە لەم کاتە دەوری حکوومەت دێتەکایەوە کە لە ماوەی ڕابردووە توانم بڕم لەم بارەیەوە دەوری شکەمی هەبووە لە گەیاندنی ئەو وعیەی کە تا چەند ماوادی عەزل بەکارهێنانی ماوادی عەزل زەرورە لە پرۆژە و بینا تایبەتەکانیشە جا بۆیە توانێت چەند هەنگاوێک بنرێت بۆی ئەم شتانە تا ڕادێک بکرێت بە مەرج بەکار بهێنرێت ئێستا گەشتووە بە شوێنە گشتیەکان و پرۆژە سەکەنیەکان و بۆنونە نەخۆشخانە ئەهلی و بۆنونە قوتابخانە ئەهلی و زانکۆ ئەهلیەکان شتێک کرێت کە بکرێت بە مەرجێک بۆی ئەمەوادە ئازلانە بەکار بێنرێ وەکوتمان لە نتیجە هەم بازرگان هەم خاوەن بینە هەم حکوومەت هەم ژینگە مستەفیدە زۆر سپاس و دەستان خۆش زۆر بەڕێزان ئەندازیار سەرۆر سەردار پسپۆڕی عەزل لە کۆنسەرێکشن براند یاخوا بە خێر بیت بەرنامەکەت دەوڵەمەند کرد بە قسەکانت یاخوا بە خێر بیت هیوادارین بینەر و بیسەر لە کۆمەڵێک بابەت باشتر حاڵی بوو بێ و تێگەیشتووە کە لەوانەیە پرسیاری هەبوو بێ بەڕێز کاک بەرزان عەبدوڵڵا خاوەنی کۆمپانیای گرین گاز ئەنەرژی شارەزا لە بواری ئامێرەکانی گەرمکردنەوەی ماڵ سواز بۆی بەڕێزی شت لەم بەرنامەیە ئامادە بوویت و قسەکانت جێی سەرنج بوون بەڕاستی بەخێر بێخوا بەڕێز کاک هیوا ڕەحیم خاوەنی پێشەنگای تاران بۆ فەرش و کومبار جەنابیشتانیا خوا بەخێر بن ئەوەندە بە تاسووق و باسی فەرش و کومبارت کرد یعنی وامان لێ هات کە هەمومان بین بۆ پێشەنگاکەی بەڕێز و دەستکەین بە فەرش و کومبارکردنی
یاخواوی سەلامت دنیاخوا هەروەها ئەم میوانە بەڕێزانە خوشکبرانژە خوا بەخێر بن پرسیارەکانیەوەش زیاتر بەرنمەکەی دەوڵەمەند کرد و سەرنجی باشتانە بود یاخوا بەخێر بن خۆشەویستان هیوادارین توانی بێتمان لە هەیوانی ئەم جارەدا لە سەر گەرمکردنەوەی ماڵەکانمان زانیاریەکمان خسبێتە سەر زانیاریەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست قسەی ئەم ئازیزانە پرسیارەکانی ئەم بەڕێزانە گفتوگۆکە توانی بێتی سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەنێ تا ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی هەیوان و بابەتێکی دیکەی تایبەت بە خێزان و ماڵەکانمان هەموو لاک بەخوای گەورە سپێرین خواتانە